باشا صلاة وحرمت بهم ولايك عزيزاني آرام أحمد يوادارمك لها شونيشي ام دنياي هنزو زور باش بن صر حال بن احترام بوتان هي با بيشي بين بو اكاونتك بوي كبرزاني كي تجليو بتوان لايفك ببينن بورن برزان يتدوي هو دا اخي نوتو بخير بين ستشاو طو هموش تباش بخير بين توزيق وسنتا همو برزان كو بنو كاتا عشان نقطة باسكونا هزاي ولا والله بخير بين ست شاوان بقلم يبين مكوكا كحما با مش بيجي ما اسمه جاجا تشبكين اي خواجي امشويش هەروەکو زۆرێک لە لایڤەکانی تر کۆمەڵی قسە و باسمانە بێ هیوادارم کە بتوانم سوودێک بگێنم بە هەموو لایەک و ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم لەسەر کۆمەڵێ بڵێ هەڵبەتە دیارە من پێشەی ئەعلان یەکەم کە بەرنامەکانم چییە بەڵامی تر هاڵێن کە قسەیە بە قسەیە پیا و بەڕاستی تر ئەچێتە ناو مۆزوعەکانەوە و ئەکرێ زۆر جار لا بدە لەوە یاشتی کە بێتە ناویەوە ئەوەی تر ئەبێت بمان بەخشن والله تير من كلايفة كم ياك أنوسم أو يجوا قريت أو أبي بميواني لايفة كبخير بيسرتشاو أو إيش يجونا قريب أخوي آزادة لبروبو من إني عساية براسي هروا يك دقيقتين الراوسين أو كاتا أشتنا وخصباسة كان عزيزاني من بخير من صلاة وسلام بخير بنت بروات أنا بعزيزان سلام هي سلبم حزبانية رنجل لبيس أكاونت وبلوكم كذي كشي هل وهي قسيجك إكاك تو ببيع من إدارة ناكي من شيء لكم كاك بقرآن ببيع من إدارة ناكي والله بأكاونت بلوك تكم بداني كترويتو بدد أنا وبلوك تكم هليتو بولام تخو حزكي كاك يعني ببيع من إدارة الناكي أخو بون بعشق وماشطة شيء هي براسي تبغى شيء بيونا قوسة كاف تحمل الناكي هذا بيبي تدعي في أرام أحمد يا هذا بدو يجي لي بقولي نادي الله أتقي براسي كي عزيزان سنتا كدسبيش قصة كان أمي بلهم أجر دجبون نمينه براي من وبوتشوني من جيان جنامينت إنسان بو أوي دسي بحقيقة بقى تبي بالرواي بو كيش ما كيش معنا حبيتي جاء أجر أو كيش ما كيش مصراعانا بقفتوجو ببي قفتوجو شي عقلانا وهالكسي الراو بيرو بوتشوني خوي بيو بينوكو دسي دوسي وشوي ولي قلت بيه أو براسي خوشترا وإنسان باش اللي يكتيه قال من بوخم قناعة موايا كراسي ودرو هتا أمينه أو تي مروف دروز بو أمانة هرهبون وهتا إيش أمينه چونکە ئەگەدرۆ نەما ڕاستی قوسایی نامێنێت و ئەگەر ڕاستیش نەما و هەموو شتێ درۆ بوو دیسان ئەویش بەڕاستی و قوتای تەرازۆکە وایە و ناگونجێ بۆیە بە بۆچوونی من هەتایە چاکە و خراپە ئەمێنێ چونکە ئەگەر خراپە نەبێ چاکە هیچ تامیشی نییە وەکو چۆن بۆ نمونە کابراک لەو سەجادەیە کەوتووە بێوەسعە بێ ماڵ و حاڵە بێ هەموو شتێکە زۆریشی برسیە کاتێک کە تۆ لێ پرسی ئەڵێ چی پێویستە یەکسەر داوای نانەکە چونکە بەڕاستی ئەوەی پێویست بۆیە دنیایەک کە من و تۆ ئینسانەکان داوایەکەین بەبێ چاکە یا بەبێ خراپە بەڕاستی نەبوونی هەبووە لە مێژووە نە ئێستاش بوونی هەیە و نە هەتایش بوونی ئەبێ
زۆر جاران من کە دژی هەندێک شت قسە ناکەم لەبەر ئەوە نییە کە بڕوان بەشتەکە بێ زۆر جار لێمە پرسید کاگەم تۆ لەسەر ئەمە قسە ناکەی و قسە ناکەی لەبەر ئەوە قسە ناکەم لەبەر ئەوە نییە کە مەسەلەن بڕوان بەو شتە هەبێ ئیتر بۆیە من قسەی سەر ناکەم لەبەر ئەوە نادوێم و لەبەر ئەوەش پەلاماری نادەم چونکە دڵنیام هیچ سوودێکی نییە و لەوەش دڵنیام کە حەماقەتی ئینسان هەرگیز و هەرگیز کۆتایی پێ نایێت هەتا ئەو ڕۆژەی ئینسان بمێنێ لەگەڵیشە حەماقەت ڕێەکە بە درێژایی مێژوو بە ملیۆنان شەڕ و پێکدادان کوشت و کوشار ڕووی داوە هیچ سوودێکیشی نەبووە دوجار ساڵانێک شەڕی ئیسلام و ئەوەی ئیسلامیەکان پیانەوت نازانم خاشپەرست و ئالەم بابەتانە بوو دوجار وەکو خۆشیان هەردوو لامە شەڕی فکرەکان شەڕی دینەکان دوجار هیچیان لە ساحەکە بۆ ئەبەد کۆتاییان پێنەهات و ئەوەی سلمان کە ئەم ژیانە بەبێ ڕەنگی هەمە جۆر بەڕاستی مانای نییە ئەگەر ئەم دنیای هەمووی یەک ڕەنگ بێ دڵنیا بن لەوە کە دنیا زۆر ناخۆشە و کۆتایی پێێت بە نمونە ئەگەر هەموو مرۆڤایەتی یەک دینیان هەبێ باشە ئیتر هەموو ئەو ئینسانەی کە لەم مەیدانە کارەکەن ئەوانە لە ڕاستیە بێکارە بن ئەگەر هەموو دنیا یەک ئایدۆلۆژیا بێ ئەی ئەم هەموو کەسە کە لەسەر ئایدۆلۆژیاکان ئەژی هەت بەڕاستی دوجار چۆن بژی بۆیە بە ملیۆن ملیارد بەشەر لەسەر ئاسی ئەم دنیاە لەسەر هەموو ئەم بیرو بۆ چوونانە سەرمایە گوزاریەکە لە شوێنێکە بەرچاوم کەوت فەیلسوفێکی یۆنانی پێم وایە کە ناوی ئاناسکا بوو ئەڵێ لەو سەدەما پێی وا بووە هەتاو واتە تیشکی ڕۆژ هەتاو خوایە وتیان ئەوە کافرە و شار بەدەریکەن باش نییە هین عەفو وتی هەتاو خودانیە خۆ بەرەم تێوتی هەتاو خودانیە شابەدەریان کرد ئێستا من و تۆ هەر کەسێ ئەزانێ کە هەتاو خودانیە یعنی کێشەکە ئەوەیە کە حەماقەتی ئینسانەکان لەگەڵ ئینسانەکانە هەمیشە هاتووە هەروە باڵای کردووە بۆیە من زۆر شتەیە بە چاو ئەبینم بەڵام مەرج نییە بڕوایشی پێ بکەم چونکە ڕەنگە چاوم بە هەڵە شتەکان بخوێنێتەوە یا بە هەڵە بیبینم تۆ سێری ئەوانەی کە لە ئەوروپا ئەژین بە تایبەتی سێری ئەم ئەوروپایەکەن بە ناوی ئازادیەوە بە ناوی مەسەلەی ژنەوە بە ناوی مەسەلەی فێمینیزمەوە چیان کردووە لە کۆمەلگای ئەوروپی و لە کۆمەلگای بەشەری بۆیە لێرەوە من بە ئێواڵێم لە هەر شوێنێکە فێمینیزم و چەمکی فێمینیزم دانبینی بەڕێی من تفیرێکن لە ڕاستیە باشە چونکە دابڕانی ئینسانەکانە لە یەکتر دابڕانی ژن و پیاوە لە یەکتر دروستکردنی دنیایەکە دژە کە نەتوانن ئینسانە بەیەکەوە هەڵکەن و بۆ هەڵوەشانەوەی خێزان هەڵوەشانەوەی بەیەکەوە ژیان هەڵوەسانەوەی خۆشەویستی هەڵوەشانەوەی هەسی ئینسانی بەڕاستی بۆ ئەمانە سەرمایه‌داری لە ئاسی دنیا خۆڵقاندویانی ئێوە سێری کەن بزان بە ناوی ئازادیەوە لەم ئەوروپایە چییە گوزەرێ و چۆن ئەمانە نەقڵەکەن بۆ کوردستانیش سێری کە چۆن منەظەماتیان $1 ملیۆن ئێن بۆ نمونە بە کە کاتی خۆی باسمان کرد بە گروپێکیان کچەکەی ئەحمە هەدی بوو لەبەرچی لەبەرەوەی مەسەلەی ژن و مەسەلەی پیا و ئەوانە لە بەرچاوی کۆمەلگایە ئاساییکەنەوە ئێوە سێری کەن کە ئەم ئەوروپا و ئەم سیستەمەی لە چ تەنگژەیەشی ئەخلاقیە ئەژی لە ڕاستیە تۆ سێری کەن بە ناوی ژنانەوە ژن لە ئەوروپا چۆن بووە بە مەخلوقێکی کۆیلە کە بە تەواویمانە ماندوو بووە و هەراسان بووە وتیان بە وتیان ژنان ئەبێ ئازاد بێ ژنان ئەبێ دژی پیاوەکان ئاوا و ئاواکەن وەرن ئەبێ ئێوە خۆتان بڕۆن ئیشکەن و بوون بە خاوەنی کیسە و پارەی خۆتان ئۆکەی ژنانیان لە ماڵەوە هێنایە دەرەوە بە ناوی ئیشەوە بۆ ئەوەی دەستڕەنجەکەی بخۆن ژنەکە بە تەواتی بوو بە کۆیلە ئێستا ژن لە ئەوروپا بەیانی هەڵسێت تا ئێوارە کرێکاریەکە ئێوارە ئەڕوان ناندروسەکە مناڵ ئەخاتەوە سێکس ئەکا لەگەڵ بۆ نمونە لەگەڵ هاوسەریان هەچێکە خۆی پێخۆش بێ یعنی ئیشەکانی بووە بە چەند بارە نەک هەر نەیانتوانی ژن ڕزگارکەن بە نمونە بەڵکو ژنیان ئەوەی تر کرد بە کۆیلە و وێران و هەراسانیان کرد نەیانێژ بە ناوی ئازادی و فێمینیزم و ئەمانەوە ژن وەکو سەردەمانێ کە لە ماڵە خانمی ماڵەکەی خۆی بووە باش نییە مەسەلەن بە پەروەردەی مناڵ و بە ژیانەوە ژیاوە ئێستا وایان کردووە لە کۆمەڵی خەڵک چونکە بە هەڵە و کاڵفامانەوە لیان گرتووە ئەڵێ جا خۆشن بۆەوە نەکراوە هەر لە ماڵەوە خواردن دروستکە و مناڵ بخاتەوە ئەی بۆچی کراوە
بۆ کرێکاری کرایی قوڕێ بەسەر بۆی بەیانی بڕۆی سعاتی 7 و 6 هەسی هەتا 4 و 5 ئێوارە بۆ ڕەتێن کرێکاری کەین شەوانەیش سێکسی لەگەڵاکەن مناڵیشی پێ بخەنەوە دیسان ئیشی ماڵەکەیشی پێ بکەن جلەکانیش بشۆی جایتی بە مەکینە یا بە هەرچێکەیە گسکی ماڵەکەیشی بێ هەموو شتێکیشکەی ئیشەکەی تو هەروای دێتوە کە تووش ئیسفادەکە لە مۆزوعانەکە لە ڕاستیە ئەوە سەرمایەداریە ئەزانێ چۆن ژن و پیا و بەکارهێنێ لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان ناشە ئێوە تێبگەن کە بە ناوی ئازادیەوە چی کراوە لە حاڵ و گوزەراندا واقعەکەی یەکێتی و پارتیش ئەیانەوێ ئەم کۆمەڵگای باشووری کوردستانە بەم دەردە بن من نمونەیەکتان بۆ نمە ئازانی ئارا محەممەد ئێوە دیقەت بدن بنەماڵەی بارزانی ڕێگەیان نەدا هوتێلێکی 5 ئەستێرە لە بلەو بارزانە لەکوێیە کە ژن و پیا و تێیدا لە مەزبەحەکەیە خۆیان ئەمە لە بکەن مەسعود بارزانی شۆفڵی نات مەزبەحەکەیان پڕ کردەوە باشە بۆ ئەوەی کە ژنان و پیاوان لە مەزبەحەکەیە ئەمە لە نەکەن باش نییە هەمومان ئەومان لە کاتی خۆشتان قسە لەسەرا کرد بەڵام لە هەولێرە شارێکی سێکسی دروست کردووە هەر ئەو پارتیە هەر ئەو بنەماڵی بارزانیە بە ناوی گوندی لوبنانی ئەمە ماناکەی چییە ئێوە تەفسیرەکەی کەن ماناکەی ئەوەیە کە بلەو بەرزان مقدسە و قیەمی هەیە و ئەخلاقەتی خۆی هەیە کەس بۆی نییە لە بلەو بەرزانە بێقیەمیکە بەڵام کوردستان هیچ قیەمیشی نییە هیچ پیرۆزیشی نییە با لە هەولێر لە سەمێن لەکوێ چیەکا بکرێ بەڵام لە بلەو بەرزانە بە هەر بەقیم بنیتەوە ماناکەی ڕوونە بۆ هەر هەمومان کە هیچ شتێ پیرۆز نییە با لە کوردستانە قیەم و ڕەوش و ئەخلاق نەمێنێت بەڵام با لە بلەو بەرزانە بمێنێت بۆ ئەوەی هەر خۆیان خاوەنی قیەم و ئەخلاق بن ئەم خەڵکە هەمووی بێ ئەخلاق و هەمووی خاوەن قیەم بێ یاریەکان ئاوایکەن دەسەڵاتدارانە ڕاستی باشە بڕۆ سێری هەتا بۆ مەسەی تیکتۆکی ئێمە بکە تیکتۆکی کوردی یا تیکتۆکی مەسەلەن ئەوروپی ئەوانە هەموو شتی هیچ و پوچە بڕۆ سێری تیکتۆکی چاینەکە بۆ نمونە زۆربەی هەر زۆری بەسوودە حتا تیکتۆکەشیان خەڵکی چاینەی بەسوودە چونکە چین مناڵەکانی خۆی ئەوا بێحوربت ناکات بخات سەجادەوە بە ناوی ئازادیەوە ڕاستی ئەمە واقعەکەیەتی کە وەختێکش ئەم قسە ناکەی ئەڵێن کاکە گیان پیاو سالاری ئەرە بەڵێ بۆ پیاو سالاری کاکە هەتا پیاو سالاری هەبوو خێزان حرمەتی خۆی هەبوو بە یەکەوە ژیان حرمەتی خۆی هەبوو عیشقی ژن و پیا حرمەتی خۆی هەبوو باش نییە هەموو شتێک ڕێزی خۆی هەبوو بەڵام کە ئەمە ودەودە لە بەریەک هەڵەوەشێ هیچ شتێک احترامی نامێنێ بەڕاستی کە ئەم ئافرەتە زۆر جوانە بنمونە چەند ساڵێک لە بلالۆلا بەکاری هێن ئەم دەستە دەستەکە دوای ڕسو ئابێتەوە هەتا جوانەکەی ناتوانێت بێژن بۆ خۆی بشی ئەمە واقعەکەی لەسەر ئەم بابەتانە کۆمەڵێک قسە و باسم پێ لە مەجالیشکە ئەیکەم بۆی سنەس ئەچمە سەر بابەتە عەسیەکەی خۆم کە لەسەر کۆمەڵی منەزەمەی خێرخوازیش کە شتم زۆر بەدەستگەیشتووە چی منەزەمە ڕێکخراوی خێرخوازی لە کوردستانە هەیە خەڵقی فەساد و بێڕەوشتیە خەڵقی دزی و جەردەیە بەڕاستی هەمووین بۆ هاتووە لەسەر ئەوانە بۆتان باسەکەم لە لایڤەکە هیچ کاتێ بڕوا بۆ ڕێکخراوانە مەکەن بە ناوی خێرخوازیەوە گروپ گۆبوونە تۆ پارە پێیاکەن هەمووی غەرقە لە فەسادیە بەڕاستی چەندین ڤیدۆم بۆ هاتووە چۆن ژنە بن بۆ ناو ڕێکخراوەکەیان سێکسی لەگەڵاکەن و چۆن ئازاری ژنان ئەدەن و چۆن بنمونە کابرایکی دەوڵەمەند 10 ملیۆن دینار ئەیە بە منەزەمەیە بڕوا جلوبەرێ بۆ ناڵانکڕێ ئەشێ بای 3 ملیۆن ئەکڕێ ئەڵێ بای 8 ملیۆنم کڕیوە هەمووی خەریکی دزیە هەمووی لەسەر ئەواژی یەک دانە شەریفیش لەو ڕێکخراوانە نییە کە لە کوردستانە خەریکی بەناو کاری خێرخوازی لێ منی وەرگن بەڕاستی بۆیە من ئێستا ئەمەوێ باسی مام جەلال بکەم وەکو ئینسانێکی بێلایەن کە نەک ئەوە ئێمە بین بەرامبەرەکەمان بە شەیتان کەین یان بە پێغەمەری بکەین نە وەکو خۆی بەڕاستی چۆنە ئاوا باسی بکەین چونکە خۆشەویستانی من یەکێک لە نەخۆشیە هەرە کوشندەکان کە بە درێژایی مێژوو تاکی کورد و کۆمەلگای کوردی جیرۆدەی بووە و ناتوانێت ئەمە تێپەڕێنێ ئەویش نەخوێندنەوەی مێژووە بە چاوی ڕەخنە یعنی هیچ کاتی ئێمە مێژوو ناخوێنینەوە بە چاوی ڕەخنە ئێمەی کورد هەمیشە لە ڕوانگەی ستایش و خۆ بە پاڵەوانکردن و خۆ بە قارەمانکردن یان وەک میلەتێکی داماوە و قۆڕ بەسەر و خەدر لێکرا و لە مێژی خۆمان ڕوانیوە هەمیشە ئەوە بۆی بەزەیان پێمانە بێتەوە باشە یعنی خۆمان و مێژی خۆمان سوور کردووە بۆی کە بەزەیان پێمانە بێتەوە خاڵشی تر ئەوەیە کە بە شێوەیەشی بابەتی خوێندنەوە بۆ مێژوو ناکەین بێ هیچ بەڵگە و فاکتێکی زانستی و لۆجیکی و عەقڵانی یان لایەنگرێکی کوێرانەی
یان بە دڵێکی پڕ لە ڕق و حەقدەوە دژی بەرامبەرەکەمان قساکەین باشە بۆیە من بە پێشەوانەی هەموو کەسێکەوە نا لە ڕقوقینەوە باسی جەلات تاڵەبانیەکەم نە لە ڕێگەی عەتف و عەتفگەراییشەوە بەڕاستی بەسکو وەکو کەسێک کە سەیری ئەم مێژوو ئەکا کە خوێندوێتیەوە کە تەجروبەی لێ هەیە کە ئەیزانێ ئێوە لەسەری ئەمە قسە بکە بۆیە لە مێژووی گەلانی هەموو دنیادا سەرکردەیە یان زیاتر لە سەرکردەیە وجودی هەیە کە ئەم سەرکردەیە ئەبێتە فریاد ڕەسی ئەم گەلە لە قۆناغێکی مێژوویەوە ئەیگوێزێتەوە بۆ قۆناغێکی مێژووی تر جا پێشکەوتوانەتر با بڵێن یا گەشە سندووتر ئەیکات گەلانی کەم بەرچاوڕوونیەک ئەداتە گەلەکەی بۆ ژیانێکی سیاسی ژیانێکی کۆمەڵایەتی باش و بۆ مەسەلەی ئابووری حتا وەکو نەشە ڕێگایە بتوانێت لەسەری بڕۆ و لەسەر ئەم هاوکێشە ئیقلیمی و نێودەوڵەتیانە کارەکانی خۆی بەرەو پێشەوە ئەبات و کای لەسەرەکە بە نمونە ئەگەر سەیرکەین چین ماسی تۆنگی هەیە جوولەکەکان هەرتەزل و نازانم گۆڵدمایر و مونارشی و ئەمانیان هەیە هیندیەکان غاندیان هەیە دەیان نمونەیتر لە ئاسی دنیا لە نەتەوەکانە وجودی هەیە بۆیە خۆشەویستانی ئارام ئەحمەد گەورەی هەر سەرۆکێ لە گەورەی پلە و پۆس و سەرمایە و تەمەندرێژەکەیدا نییە لە گەورەی ئەو هەموو ستایش و چەپڵە و کۆبوونەوە و تادانا نییە بەڵکو گەورەی هەر سەرۆک و سەرکردەیە لە گەورەی و کاریگەری و بەرهەموو دەستکەوتەکانیایەتی ئێمە ئەبێ حسابی ئەو بکەین کە ئایا مەلام سەفا چه دەستکەوتێکی بۆ کوتە بووە بەنمونە مەلام مەسعود بازانین کام دەستکەوتی بۆ کوتە بووە مام جەلال چه دەستکەوتێکی بۆ کوتە هەبووە نەوشیوام سەفا کام دەستکەوتی بۆ کوتە بووە ئەبێ ئێمە لێرەوە بین شتەکان بخوێنینەوە نەکەت ئەوان فریوانە هەر لە خۆمانەوە قسە بکەین بۆیە سەرکردە لە گەورەی ئەو ڕووداوانەدایە کە خوڵقاندوێتی لە گەورەی ڕوبەڕووبوونەوەی ئاڵانکاریەکان و ئەو سەختیانەیە کە لە کۆمەلگاکەیە وجودی هەبووە حتا لە گەورەی ئەو هاوڕێ و هاوسەنگەرانەیدایە کە لە تەنیشتیەوە لە ژێر فکر و تیۆریەکانی ئەودا دواتر هەموو ئەمانە ئەبنە سەرۆک و سەرکردەی نوێ وێنە ناو دنیای سیاسەتەوە باشە خاڵێکی تریش کە پێویستە ئێوە بیزانەوە من پێویستە ئیشارەت پێ بدەم ئەوش ئەوەیە کە بە گوێرەی تیۆریەکانی ماکیافیلی کە لە کتێبەکەیە لە میرا باسی ئەکا دەبێت سەرۆک یان سەرکردە دوو تایبەتمەندی تێدا بێ کە لە یەک کاتە هەم شێر بێ هەم ڕێوی بێت شێر بێ هەتا گیاندارەکانی تر نەوێرن پەلاماری بدەن ڕێوی بێ هەتا تەڵەی دوژمنەکانی خۆی باش بناسێتەوە و نەبێ بەتەڵەوە بەڕاستی باشە بەڵام لە بەدبەختی ئەم میلەتەی ئێمە لە بەدبەختی کووردا سەرۆکەکانی ئەم میلەتەی ئێمە هەمیشە شێرێکی قامچی بەدەست بوون دژی هەنیشتمەنەکانی خۆیان و هەمیشە ڕێوی بوون بۆ کۆکردنەوەی داهات و دزی بۆ مناڵەکانی خۆیان دەبڵێن وڵاوانێ زەحمەت نەبێ بۆیە ئەگەر بە کورتی و بە دیدێکی ڕەخنەیی لە سیاقی مێژووی خۆیان نەوەک بەو پێوەرەی کە ئێستا لە کۆمەلگای ئێمە وجودی هەیە ئەو ڕێک لە مێژووی لە تاڵەبانی بینەوە تێگەین کە ئەو پیاوە هاوشێوەی مەلام سەفا هاوشێوەی مەسعود بازانی هاوشێوەی نۆشوام سەفا ژیانی پڕە لە هەڵەی سیاسی گەورە نەکدا هەڵەی بچووک چونکە کورد بەدبەختیەکەی لەوایە کە سەرۆک و سەرکردەکانی هەڵەی گەورە ئەکەن یعنی هەڵەی استراتیژی واکەن کە بووە بە کارەسات لە مێژووی ئەم گەلەی ئێمەیە و ئەوەشی کە قوربانیەکانیەوە تەنها و تەنها گەلی کوردستان بوو ببین ئەزیزەن تاڵەبانی و برای مەحمەد دردۆنجی و دوژمنایەتی عەشایەری نێوان بازانی و زێباریەکان گەورەکەن ئەمە ناو ئەنێن شۆڕشی ئەیلول و بە زۆری زۆرداری تەکلیف و بەپاڕانەوە ئەچن مەلام سەفا ئەهێنن ئەیکەن بە سەرۆکی پارتی ئەیکەن بە سەرۆکی حیزب ئەمە گەورەترین هەڵەی مێژووی بووە کە لەو کاتەیە جەلال تاڵەبانی و برای مەحمەد و ئەمانە کردویانە لەو کاتەوە هەتا ئێستا گەلی کوردستان یەک دانە هەناسی ئاسوودەیی هەڵ نەکێشاوە بەدەست پارتی و بەدەست بنەماڵەی بازانی بەدەست شۆڕشی ئەیلول و گوڵان و ئەلەم بابەتانەوە ئەگەر وانییە وەرن پەنجەکەن بۆ چاوانی ئارام مەحمەد ناش نییە دەرکەوتنی جەلال تاڵەبانی ئەزانی بۆ شێگەرێتەوە خۆشەویستان بۆ جیابوونەوەی لە پارتی ئەوەی کە پێیان ئەوت باڵی مەکتەبی سیاسی بەڵام سیرکن ئازیزان لەم ڕۆژانە من کتێبی هێن بخوێندەوە دیداری تەمەنی جەلال تاڵەبانی
بە زمانی خۆی لە کتێبەکەیە دیداری تەمەن لاپەڕەی 383 ئەڵێ من لە هەنگری مەلام سەفا بووم. ئەمە جەلال تاڵەبانی باڵێ ئەڵێ من لە هەنگری مەلام سەفا بووم. عەلی عەبدوڵڵا ڕەخنەی لێگرتووم وان بڵاو کردوتەوە کە من دەمەوێ بم بە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی بۆیە لە هەنگری لە مەلام سەفاکە. هەر بۆیە لە ڕقی ئەو قسەیە من بوومە بەرەی مەکتەبی سیاسی. تۆ سەیری ئەو سیاسیانی ئێمەکە لە ڕقی قسەیە جیابۆتەوە بووە بەرەی مەکتەبی سیاسی کەوایانتووە. کەواتە خودی ئەو سیفەت و ئاکارە سیاسی کە وەک ستراتیژ لە کەسایەتی تاڵەبانیدا دەبیندێ لە ڕاستیدا پێچەوانەکەی ڕاستە و خۆشی لەو کتێبەیە ئەڵێ من نەدەبوو چوو بامە بەرەی مەکتەبی سیاسی. باشە واتە پەشیمان بووە لەوەی کە لە مەلام سەفا و پارتی جیابۆتەوە وە چۆتە بەرەی مەکتەبی سیاسی. ناژنیە لە دوای ئەمەیشەوە سەرەڕای بە کوژدانی دەیان هەسا ئینسان لە شەڕەکانی ناوخۆیە چەندین قۆناغا خودی جەلال تاڵەبانی گەڕاوەتەوە بۆ لای بارزانی ئازیزانی ئارام محەممەد. ئەویش بۆچی؟ بێگومان زەواجی سیاسی کە فێڵێکی برایم ئەحمەد بوو لە مام جەلالی کرد کە هێرۆی یایە تاڵەبانی بۆ هەتایە کردە نەیاری بنەماڵی بارزانی ئەگینا درەنگ یازوو ئەو خودی ئەو جەلال تاڵەبانیە ئەگەر لەگەڵ هێرۆیە زەواجی نەکردایە و ئەو زەواجە سیاسیە نەبووایە دڵنیا بن لەوەکە جەلال تاڵەبانی لە سەرەتاکانەوە بۆ ئەبەت ئەگەڕایەوە باوەشی بارزانی و باوەشی بنەماڵی بارزانی. چاپێکەوتنێکی جەلال تاڵەبانی هەیە لە کەناڵی ئەلعەرەبیە گەواهیدەری ئەو ڕاستیە کە ئێستا من بۆتان باسەکەم. کەواتە تاڵەبانی برادەرەکانی لە شەسەکانی سەدەی ڕابردوودا لە بەرەنگاربوونەوەی مەلام سەفا و بیری عەشایری بەڕاستی بێڕوئیا بوون ئەمانە کاکە. ئەوان لە ترسی تەخوینی کوردایەتەکەی ماڵی مەلام سەفا نەیانتوانی ڕوئیایەکی سیاسی ڕوون پیشانی خەڵک و کۆمەلگەی دەوڵەتی و ئیقلیمیش بدەن. ئەوان نەیانتوانی بۆ خەڵکی ڕوونکەنەوە کە مەلام سەفا ئەهلی شۆڕش و شۆڕژێڕی و هەڵگەڕانەوە و ڕزگاری و هێنانی ئازادی نییە. کەی ویستی هەموو شۆڕشەکە ئەفرۆشی و تەسلیمی ئەکات. بینیشمان لە ساڵی 75 هەموو شتێکی تەسلیم کرد. قەندیل هەبوو نەیتوانی بڕوا بۆ قەندیل لەوێ دابنیشێ وەکو چۆن چەندین ساڵە پێکاکە هەیە لەوێ بڕوا خەریکی کاری سیاسی و دژی حکوومەتی عێراقی بچەنجێت. نەیتوانی بەڕاستی چونکە ئەهلی نەبوو لە حەقیقەتە. ئەمە بێڕێزی نییە بە کەس ئەمە خوێندنەوەی مێژووە ئازیزانی ئارام محەممەد باش نییە؟ حتى تاڵەبانی و هاوڕێکانی کاتێک کە لە سووریا یەکەم بەیاننامەی یەکێتی ئەنووسن 5 ساڵ بووە کۆمەڵی ڕەشدەران لە کوردستانی باشوورا دروست بووە بە شێوەی ڕێخستن و بەهێزیش بووە کۆمەڵی خەڵکی مستەقفینی ئەو سەردەمانیش دەوری ئەم کۆمەڵیان ناوە. بەڵام دوایی جەلال تاڵەبانی یەتەوە سەر حازری و سواری شەپۆلەکە ئەبێ سۆسیالیست و کۆمەڵە ئەکات بە دوو باڵ لە ناوی شێتیە. ئەوەیە کەواتە خودی جەلال تاڵەبانی خۆی دروستکەری شۆڕشی نوێ نەبووە بەڕاستی. خەڵکانێکی تر زەحمەتەکانیان کێشاوە ئەویش هاتۆتە سەر حازری و بۆ جەلال تاڵەبانی لە بەرەکی مێژوویەکێ بۆ پێشتر داش نییە. زۆر جار ئێمە وا تێگەیشتوون کە خودی جەلال تاڵەبانی لە سەردەمی شاخە وا وێنەیان کردووە کە کەسێکی زۆر ئاشتی خوازە و کۆکەرەوەی هەموو جیاوازیەکان و ئالەم بابەتانە بەڵام تا ئەو کاتە بووە کە خۆی سەرۆک و سەردار بێ بەڕاستی. باشە ئەوەی کە خاوەنی لۆژیکی جیاواز بووە من بۆ خۆم قەناعەتم پێ نییە چونکە بەپێی بەڵگەی مێژوویەکان چەندین ڕەوت و هێز و باڵی جیاواز لەم حیزبە جیابوونەتەوە لەگەڵ زۆربەیانە ڕوبەڕووی چەکداری و ئەشکەنجە و تیرۆر و ئەمانە ڕوویداوە. دیان بەڵگە هەیە نەژنیە. لە مفاوەزاتی 1983 و 1984 کاتێ سەدام حوسێن بە ڕاشکاوی بە جەلال تاڵەبانی ئەڵێ ئەگەر ڕێنەکەوین و ئێوە پشتیوانی ئێران بکەن دواتر بە گەورەترین چەک لێتان ئێمە. تاڵەبانی لەم پەیامەی پشت ئەو گوتەیە تێناگە هاوشانی پارتی و سۆسیالیست و هێزێکی ئیسلامی پەلاماری هەڵەبجەیان نا کاسەتی هەڵەبجە قەومە کە 5,000 کەسی تیا خنچێنە لەو هەڵەبجەیە. باش نییە؟ پاشانیش لە دوای ڕاپەڕینەوە یەکەوە کە خۆمە نەواقعەکە ژیاوین
جەلال تاڵەبانی هیچ هەڵوێستێکی نەبوو کاتێ پێشمەرگەکانی بەرەی کوردستانی و خودی یەکێتی هەرچی دام و دەستگا هەیە تاڵەنیان کرد شۆفلیانە دزی حەفارەیانە دزی ئیسعافیانە دزی لەوحیانە دزی تەلو و نازانم چیان ئەدزی عەمودی کارەبایان ئەدزی هەرچی شتێ لەو کوردستانە پێشمەرگەی بەرەی کوردستانی پارتی و یەکێتی و فڵان و حزب و ئەم بابەتانە هەر هەموویان دزی بەڵام جەلال تاڵەبانی هیچ هەڵوێستێکی بەرامبەریان نەبوو باش نییە حتى لروي مافو آزادية كانوا لدواي رابرينا ببرشاوي خودي مام جلالوا سالار عزيز كأو كاتا بارس قاري سليماني بو بكر علي شاعري تلور كرت بلام داخلكم مام جلال يكشتي نولد بلام سالار عزيز نيو توبو شاعره كل زحمة النبي باشا بيش كومونيستيان لصهولكا قتلوا عام كت لسد داواي إيران بلام مام جلال يقسينا كت شنك بو لبري خوي أوكي لموضوع كده براستي أمانة ميجو خيرنون أمانة راستي براستي لسن مسائل تزويرات عزيزان تزوير بابا لصالي نودونوا قولتين بروسي تزوير يعني لقل مام جلال ومسعود بازاني أنجام ما لها بجاد كان خودي جلال طالباني خوي لديداري تمنا خوي باسيكات خوي أما قسي مني خوانا خواسة تهمي بو بيش موي عالم بابتنا خودي طالباني خوي ل ديداري تمنا باسي أو تزويرات أنا أكاد باشنية تركيا بنا راسو خو لبرويكا داني بهرمي كردستانانا لصالي نودودوا جلال طالباني تشوى بناي برلمان لبي وتاريخي بيشكش كير باشكرا جاري شريكي ناو خويا دجي بككا بهزاران بيشمقي بككا بارتيكي تياكو جا بصداني قريلايتا شيكرا كا ناشنتين مورد بو براسي كا يكم برياري برلمان دشي شري لا بو رازيبون بشري ناو خو لا برلمان دلا وكو بروجي ياسا برلمان كثير حتى خودي مام جلال وخودي مسعود بازاني نانتواني كادرو فرمان دكانيان إدارة بدن لبير ميد لسد شندوكان لقلازي قرق يتري شريان خلقان لباشوري كردستان هزاران كتي تيدا كجا براسي من وكو إسالة بير ميد للرخاندني صدام حسينه باشا ل 2005 مثلا باسكم يشيتي لو هالبجادنا زيادة لا صوب 25,000 دنجي لبارتي زيادة هنا يشيتي البته ببيكر كوكيشا زيادة هنا أما سرتاي كوتاي بارتي بنماري بازاني بو بلان بنماري بازاني زوزي لكانا وكو استراتيجي سياسي خوي بو آينده ل 2005 هستا ريكوتيني شي استراتيجي لقل خودي مام جلال بس لسر بنماي قواري هرم بسرخان وشيخانيوه بطواوي بريال السياسي وسربازي وآبوري بو بارتيو بنماري بازاني بيت لبران بردا بوسي سرو كومار بو جلال طلباني بي لبغا و بوسي كيشبن بقوبات طلباني وكو نوينرايتي حكمتي هرم لأمريكا باشا واتا كوي رنجو فرميسكو خويني صدان هزار كس كلا شاستكان وبونا قرباني دو بوست كأم دو بوستا جيجل لها خودي بنمالي طالباني بتشوكتين خيري بو كردو بو خلشي كردستان نبو بتشوكتين شي اتواني بينبلي خيري مام جلال لسرو كوماريا او خيري بو كرد شي اتواني بينبلي قضية كردي شارع سركت مسألة كركوكي حلكت نا شي اتواني بينبلي قبات نونري حكومة هرم بولي امريكا شي كد بو كرد زحمة النبي هيج بوي خودي مام جلال وكو الين لدواي مدن رحمة باشا خودي مام جلال لخيري بازان ك أمان ببالي مكتبي سياسي شخص كان بياني أواني هنا وكبنا مالي بازانين وأمانة خيرشين وإيما نخبين وإيما خوينوارين وآلم بابتانا وقبول يعني نيكر كبمشي ويبزوتنا ويرزقالي خوازي كان ناس أنا مرابلاتي بكري فرمو أمره سيري واقع كان سيري باش ما ويبالي مكتبي سياسي كان سيري عائلة إبراهيم أحمد كان سيري كشكان إبراهيم أحمد كان سيري الزاوكان إبراهيم أحمد كان سيري من الله كان يمكن زحمة النبي تناند نيان تواني والديمقراطيش فيري وشكاني خوان بكن بويل دهاتوا طماحيا لسكرياتي حزب كان نبي تناند نيان تواني فيري وفاء أخلاقياتي برزي إنسانيان بكن كخوني هاوسنجر كان نكنا بعد سرميزي شوكانيا بروسيري جيفانا كان شاناز إبراهيم أحمد كعزاني يا أحمد بروسيري جيفانا كان شاناز وكل شاناز وشو أنا بتانا بك
باش نییە دوو کەسی ناوێشێتی مامجلال و نەوشیروان دوجار لەسەر هەمان دیدی بنەماڵی بازانی یەشێتی و گۆڕانیان دا بە مناڵەکانی خۆیان و کردنیان بە ملیاردێر واتە یەک زەڕە جیاوازی لە بینی نەوشیروان مستەفا و مامجلال و مەسعود بازانیان نییە ئەوەی مەسعود بازانی باشتر بوو یەک کەڕەوتی با من خێڵەکی و بنەماڵەکی مانەوەتەڵام ئەمان فێڵیان کە لایقەتە ئەوەیە بڕۆ سەیدی سلێمانیش کە خەریکە بێ بە خراپستان بە سلێمانی کاکە باشنی ئەمانە بڕیار بوو نمونەیەکی جیاواز و جوانتر لە خێڵی مەلا مستەفا پێشکەشی ئەم ناوچەیە بکەن بەڵام بەڕاستی ئێستا متئەهلیمە لە ناوچەکە باش نییە تاڵەبانیش هاوشێوەی نەوشیروان نەیتوانی دوو سەرکردە بەمانەی کەلیمە پەروەردە بکە هەروەکو دەشبینن کە حیزبەکەی ئێستا وەکو یەکێتی لە چ جیهەنەڵایەکە باشە کێن ئەوانن کە تا دوانە فەز لەگە جەلا تاڵەبانیا بوون ئەزانی ئەلا مەحمەد سعدی پیرە باش نییە فێدن عەبدولقاری داوێن جوان لەتیف ڕەشید فواد مەعسووم ئازاد جوندیانی گەورە باڵوێزی دەست محەممەد سابیر و کۆتە ڕەسوول ئالەم بابەتانە لەگە تاڵەبانیەمانەوە باش نییە خاڵێکی تر کە ڕەخنەی جدیە تاڵەبانی لە تەخشان و پەخشانکردنی سامانی گشتیدا زۆر بوێنەوە ڕاستی دانی 10 ملیۆن دۆلاری کاش 124 دۆنمی زەوی گردەکە هی زەرگەتە بینای چاودێری دارایی کە ئەم بینایە تەنها بای 25 ملیۆن دۆلارە نمونەیەکی بچووکە ڕاستی هیچ سەرکردەی حیزبێ هیچ سەرکردەی وڵاتێ مەلیشی ئەم هۆڵەندایە ناتوانێ بۆی نییە بای چەندین سەدان ملیۆن دۆلار شت ببەخشێ بە کەسێکە لەبەرەی کە ڕەفیقی بووە لە دنیا دەشتیوانی بەڕاستی تۆبی ئەمە لەسەر نوێژان سەفا هەمووی تاپۆکەی لە دوایش ئەوش هەمی بابە کوڕەکانی خۆی باش نییە ئەمە سەرڕای تاپۆکردنی هەزاران دۆنم زەوی لەو منتیقانە ئەزەنە لە محمەد کەچی زۆر لەو کۆلکە نووسەر و مامۆسای نەخوێنەوە کە بە حادی کتێبێ ناخوێنەوە ماڵتان ئاوا بێ بە هەزاران مامۆسای زانکۆمان هەیە بە هەزاران خوان بەزانە و دانا ئەزانن بە هەزار مامۆسای سەرەتایی و مەعهەدەکان ومانمە یەک کەسیان ناخوێنەوە کەس کتێب ناخوێنەوە ئازانە لە محمەد چۆن مامۆسا کتێب ناخوێنەوە کاکەچ باش نییە کەچی ئەمانە ئەڵێن چی ئەڵێن مامجلال تاڵەبانی قوتابخانەی فکری و فەلسەفە و ئالەم بابەتانە عەزیزانی ئالا محمەد کتێبی دیداری تەمەن کۆی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی تاڵەبانی لە زبانی خۆیەوە ئەژێڕێتەوە وەختێتی ڕوو بەڵام بەڕستەیەک فکری سیاسی هیچ تیۆرە و ڕوئیەیەکی تیابەدی ناکرێت بەڕاستی چونکە ئەو کتێبە هەموو مێژوی جەلا تاڵەبانیە کە خۆی ئەژێڕێتەوە چونکە لە بنەڕەتدا هیچی نییە جگەل لە هەستان و دانیشتن و کۆبوونەوە و نوکتە و پێکەنین و ئالەم بابەتانە وەکو کتێبەکانی مەسعود بازانی کاکەم مەسعود بازانی چەندی کتێبی نووسیوە کە بۆیان نووسیوە چییە کتێبەکانی مەسعود بازانی کام فکر کام لۆژیک کام معریفە کام تیۆریە هیچی تیان نییە کۆبوونەوەکەمان کرد لەگەڵ مامجەلال و نەوشیروان سەفا هابوو لام و لەگەڵ فڵان کەس ئاوامان کرد و لەکوێ شەڕەکە وا بوو فڵان کەسەکە ئاوا کوژەوە قسەی قۆڕە ئەمە چیرۆکی گوێتکتان کاکە ئەمە ئایدۆلۆژیان نییە ئەمە تیۆرە نییە ئەمە فکر نییە ئەمە معریفە نییە ئەمە زانستی سیاسی نییە کاکە گیان هەر کۆڵەوارێک ئەتوانێت مێژووی خۆی بنووسێتەوە دەیان چیرۆکی خەمباری تایە و دەیان چیرۆک و شتیکەشی تێدایە بەڕاستی ئەمە معریفە نییە بەڕاستی کاکە ئەمە ڕاستیە کەواتە ئەبێ من پرسیار لەسەر ئەوە بکەم کام کتێبی مامجەلال یا مەسعود بازانی مەلا سەفا ئەوە هەر هیچ نیەتی بەڕاستی ئاوەش ئیمزای کرد مەلا سەفا بەمە ئیمزای کرد بەتف بەتفور شتەشینێکە بوو ئاوە پشتێکی ئاو نەپان بوو ئاوە دەستی پیانە ئاوە لێ ئاوە ئیمزای ئەینی کردووە ئەوەی کردووە تاڵەبانی چۆن نەبێ کەسێ واژۆ نەزانێ بێکێ بەسەرۆژی حیزب کاکە بیشتێ کوتڵزگاری بێ ئێوە حەماقەتە بەڕاستی کاکەش هادەی یەک کتێبم پێ بڵێ کە دنیابینی تاڵەبانی دەربارەی ژن دەربارەی ژینگە دەربارەی دیبلۆماسیەت دەربارەی پەروەردە دەربارەی ئابووری دەربارەی گۆڕانی کۆمەڵایەتی دەربارەی ڕێگەوتنی سیاسی بەمانە زانستیەکەی وجودیە بێت وەرە پێم بڵێن زەحمەت نەبێت پێم بڵێن ئەڵێم ئەشۆی بلای ئێوە ڕاستەکە خۆ کاکە مە شەڕە کوتێکی نایە بەخوا ڕەنگە من زیاتر لێ ئێوە ڕێزی جەلا تاڵەبانیم لێ لابێ چکە من ماسایی بۆ ناکەم ڕاستیەکان ئەڵێم باش نییە بەڵام ئەوانەیە کە ئەو قسە زلا ناکەن هیچی ناخوێننەوە مەسینە هەڵگەن بۆ پارە بۆی پاڤڵە خوا بڵێن وەڵی پیاوە بە باڵای باوکمانە هەڵێ با دوو دیناری بێنێ ئەمە نابێت کاکە پاتیش ئەڵێ چی ئەڵێ قوتابخانەکەی مەلا مستەفا کەچی خودی مەلا مستەفا خۆی نەخوێنەوەر بووە یەک نامەی دڵداریشی نییە کاکەش باش نییە هەشت دانە ساڵی ڕێ حەمایل خان خوا ئافریکا لە منتیق لە مووسڵا لە ماڵباکی بەجێ هێشتووە لە ڕووسیا نەیتوانێت یەک نایم بۆ مسێتەوە بڵێ حەمایل گیان چۆنی باشی ئەحواڵی بە قوربانە بیادێ بەخێر نامیشی بۆ نووسیوە کاکە هێنەمای هەشت ساڵ کاتە
ئەمە ڕابواردنە بە عەقڵی کوردی تۆڕێک تۆ ئەڵێ مەلام سەفا بۆ نمونە هینە فەیلسوفە یا مەلام سەفا بۆ نمونە باوکی ڕۆحی کوردە ئەلم بابەتە وانە کاکە من سەفەرێک لە لایڤێکا باسم کرد ئازیزانی ئارام ئەحمەد وتم وای دابنێ ئارام ئەحمەد بەیانی ئەچێ بەحسێک تەقدیمەکە بۆ دکتۆراهێک لە زانکۆیشی پاریسە بنمونە یا لە ئەمستەردام باشە دائنیشم باسی لە ژێکافەوە پیایم بۆ کۆمە بۆ حیزبی دموکرات و بۆ پارتی دموکرات و باسی مەلام سەفا تا ئاش بەتاڵک قوتابیەک هەڵە سیاڵە مەلام سەفا تا چەندی خوێندو ئەڵێم وەڵا هیچ ئەڵێ خوێنەوارێک ئەڵەمە خوێنەواری نەبوو ئەی چەند کتێبێکی هەیە وەڵا کتێبیشی نییە ئەی لەسەر مەسەلەی ژن چیە وەڵا هیچ ئەی لەسەر مەسەلەی مێژوو فکر و فەلسەفە و زانست وەڵا هیچ ئەی چۆن بۆ بەسەر سەرۆکی پارتی وەڵا نازانم ئەڵێ بڕۆ دەرەوە کاکیژێ ئەڵێ بڕۆ دەرەوە میلەتان لینیان هەیە باشە عەرەب حەزەتی محەممەدی بوو کاکە باشە گەلی چین ماڵسیتۆنیان نەبوو فڵان کەس هۆشی مینەیە بوو قڕ بەسەریە ئێمە ئەمانەیە هەر بە زۆر هەر بە زۆر ئێمە سوال مۆزوعەکانی کاکە وەڵا وا نابێ بەڕاستی کاکیژێ ئەوان نییە لە حەقیقەتە کاکە ئەی ناکرێت ئێمە ئەو نەببین بە گاڵتەجار نەتوانین قسەکان بکەین هەرش خەریکی شیعادان بین مامە کاکە وان نییە بخۆڵبانێ بن باش نییە کاکەنەوە نازانم چی کاکە چی وانێ بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد خۆشەویستانی من پارتی هی بنەماڵی بارزانیە یەکێتی هی کوڕەکانی جەلات تەڵەبانیە گۆڕان هی دوو کوڕە گەڕ و گولەکەی نۆژوان مستەفایە حەسێک هینی کاکە حەمەیە بزوتنەوەی ئیسلامی هی بنەماڵی مەلا عەلیە نەوەی نوێ هینی شاسوار و سلوە داوێن پاکە خۆزان داوێن پاک یانیچی داوێن جوان بەخوا بەخوا مامۆستا عەلی باپیر و سەلاح الدین بەهادینیش هەتا وەحدەیان تیا بمێنێ حتا نەچنە لێواری گۆڕ وازنیان بە حیاتی کەواتە ئێمە لە کوردستانە حیزبێکی سیاسی کە لەسەر ئەساسی تەفەکورێک لەسەر ئەساسی ئایدۆلۆژیەیەک هەرچێ بێ بنمونە ئێمە نیمانە بەڕاستی ئەوەی کە هەمانە کۆمەڵی ئەحزابی کۆمەڵی ئایلەیە وەکو کۆمپانیا لەسەری ئەژین و پارە پێیاکەن و تەواو ئەمە ئەسڵەکەیەتی کاکە نە حیزبی نەتەوەیمان هەیە نە نیشتیمانیمان هەیە نە مارکسیمان هەیە نە دینیمان هەیە بابە خودای پێویستی بە حیزب نییە کاکەژێن هەر کەسێ بە ناوی دینەوە سیاست دەکات حیزبایەتیەکە پارە پێیاکە کاکە ئەوەی بە ناوی کوردایەتی و کوردستان وەکو بنەماڵی بازای بنەمای تاڵەبانیە ئەی گۆڕینەکەی کاکەنەوەیە تەواو لە منی ببیستن بەڕاستی ئەمڕۆ کۆمەڵگای ئێمە بەم دەچووە کەواتە حیزبایەتی لە باشووری کوردستانە بزنسە خۆشیاندنە بۆ پارە پەیاکردنە گروپێ بە ناوی دیموکراسیەوە گروپێ بە ناوی سۆشیال دیموکراتەوە بە ناوی دینەوە حتا ئەو کۆتایی هەمووی پارە پەیاکە بەڕاستی هەمووی ئەو خەڵکە گەوجەکە لە حقیقەتە بۆیە بنەماڵی بارزانی و مام جەلال و نەوشیروان و حەمە لاپتۆپی حسک و ئەمانە حیزبایەتیان بۆ بنەماڵەکانی خۆیان کردووە کاکە هیچ منەتێکی نییە منەتی ئەمانە بە هیچ ئەمانە جگەل لە شەڕ لە نەکبەتی لە بەدبەختی هیچ شتێکیان بۆ کۆمەلگای ئێمە نەبووە کاکە ئادەی لە مەلام سەفاوە هەتا مەسعود بارزانی تا مام جەلال تا نەوشیروان سەفا تا حەمەی گوڵەخانە چیان کردو بۆ کردو ئەم نیشتیمانە زەحمەت نەبێت ئەرێ کوردیان ڕزگار کرد من ئاگام لێ نییە نیشتیمانیان ڕزگار کرد ئازادی و دیموکراسیان هێنا مافی پیاوان و ژنانیان هێنا نان و ژیانی خەڵکیان دابین کرد هی هەر هیمناڵەکانی خۆیان بڕوا بکەن نە مەلام سەفا باوکی ڕۆحی کوردە نە مەسعود بارزانی سەرۆکی کوردە نە مام جەلال هینی هەموو کوردە نە نەوشیروان سەفا مام جەلال هینی یەکێتیەکانە نەوشیروان هینی تڕە گۆڕانەکانە تەواو مەسعود بارزانیش هینی کۆیلەکانی پارتی باشنی دوجار هەمویان هی بنەماڵە و کۆمپانیا و کوڕەکانی خۆیانن ئەمە حقیقەتە بەڕاستی یەکێکتان تیا هەڵەکەیە کە ڕاستیەکان ئەڵێ ئیتر مەیکن بێحرمەتی پێ مەکەن کاکەم ڕاست تۆزی عاقڵ بە منطق بیرکەنەوە کاکەجیان وەڵڵا ڕقمە جەلات تاڵەبانیە ڕێزی احترامی تاڵەبانی دەژێت کاکە لەسەر چاو بەڵام ئەمە واقعیە کاکەجیان حتا مەسەلەکە بنەماڵی بارزانی و مەسعود و مەلام سەفا نییە بە قورئان ڕقی شەخسیم هیچ کەسێکیان نییە کاکەجیان بەڵام مێژوو ئەبێ ئاوا بخوێنێتەوە نەک بە شیعادان بڕاستی وەڵڵا ئازیزانی ئارام ئەحمەد ئەو پارە و سامانەی ئەمانە لەژێر ناوی شۆڕش و پێشمەرگایەتی و کوردایەتیە پەیەیان کردووە بۆ خۆیان و بۆ کوڕ و بۆ کچەکان و بۆ نەوەکانیان قەسەم بە ئیلاهی بە هەزار قڕن بە هیچ ئیشێکی تر نەیانتوانی ئەوە پێ بکەن ڕاستیە بۆیان پێیان نەیەکرا تا کۆسەر ڕەسوڵ نەوشیروان سەفا لە کتێبەکە باسیەکە ئەڵێ ساڵی 2000 و ساڵی 85 و ئەوانە چین بۆ مووسڵ و ئەوەمان کرد یعنی 86 چۆ دەرەوە کۆسەر ڕەسوڵ 86 تاوەکو 90 4 ساڵ تا 91 حوتی سێ 4 ساڵ سێمام 4 ساڵ پێشمەگە بۆ کۆسەر ڕەسوڵ کاکە 4 ساڵ ئەویش لە دوای 86ەوە 188 ئەنفالەکان بۆ کاکیشە
4 ساڵ پێش مەرگە بووە ئەم کۆسە ڕسوڵە بە چەندی ملیۆن دلاری دزیوە کاکەم ئێسش هەتیوەکانی دانیشتوون خوان بە شێزان ئێمە کوڕی کاکۆی باوتان 4 ساڵ پێش مەرگە بۆ کاکە 4 ملیار پارتان بردووە ئیتر بەس نییە ساڵی ملیارێ چ بزنسێک ئەم پارەیە پێیاکە کاکەگیان نەفرەت لە کوردایەتیتان نەفرەت لە پێشمەرگایەتیتان نەفرەت لە شاختان نەفرەت لە هەر هەموو شتێکتان بەڕاستی تەنها و تەنها حرمەتم بۆ ئەو کەسانە هەیە کە شەهید کراون لە ناو ئێوەیە بەداخەوە بەڕاستی حرمەتیشم بۆ ئەو کەسانە هەیە کە لەگەڵ ئێوەیە ماون بەڵام دز و جەردە و بێشەرەف نەبوونە تاوەکو ئێستا ئینەتە حرمەتم بۆ دزەکانی ڕاست بۆیە بەداخەوە سەرکردەی ئەم حیزبانە لە کۆتایی تەمەنیانە دەبن بە عیبرەتێکی ناشرین وەکو نوێشام سەفا بوون نوێشام سەفا هەر عیبرەتە ناشرینەکەیانە بۆ ئاگاداریتە باشە چونکە ئێمە نەوشام سەفامان نازان بڵێمشی بە پێغەمبەر ئەزانی نەتیجەکەی چی بوو ئامان شێتە ئامانچ باشە چەپەڵانتر لە پارتیوێکیتی باشە گۆڕان و گرد و دار و بەردیدا بە منداڵەکانی خۆی کەسی هەندێک لاتول و دانیشە کاکەوە خەتای کاکەنەوە نەبوو کۆ لە بڕۆ بیخولێنەوە گەمژەی ناحاڵی بڕۆ بەلای ئیشی خۆت وی خەتای باوکم بووە پاشان یین لەسەر مەسەلەی کۆنگرە قساکەم و تۆزێکیش باسی هەلوو مەرجە ناوچەیەکەتان بووەکەم کە چی ئەگوزارێ بۆ تۆ تورکیا بۆ چی وهاکە زەحمەت نەبێ ئەگەر ماندووی بهێڵێ بەڕاستی لەم ماوەیە بێسە چوار لایفکەم بۆی فیای زۆر قەزارم بەڕاستی ئابێ وەکو نوێژی قەزابی ژێڕمەوە عەزیزان لەسەر کۆنگرەکە یەکێتی بە هاوار و ئەمانە نابێت بەڕاستی بە هاوار نابێت بەڕێی من بە بۆچوونی خۆم کە وەکو لە دوورەوە سێرم کردووە لە مێژوو یەکێتیە کە 5 کۆنگرەی کردووە کۆنگرەی وە خراپ بۆ یەکەم جار یەکێتی بیکا بەڕاستی هەر زۆر خراپ یەکێتی بە بۆنەی ئەم کۆنگرەیەوە گەورەترین زەربەی لە خۆی یاوە جا ڕۆژ و هەفتە و مانگ و ساڵی تر ئەیبینن ڕاستینەی قسەکانی ئارام ئەحمەد چۆن دەرەکەوێت ڕابەرایەتێکی داناوە ئەمێشێتیە بە هەر هەمویان عەقڵ یەک چۆلەکەیان نییە ئەمە بۆ ئەوە ناڵێم کە خەڵکانە بڵێ مەسەن ئەوانەی پێشووتری سەرکردایەتێکی باشتر بوون نە بەڵام ئەوانەی پێشووتر هەندێک تەجروبەیان هەبوو بەڵام دز و درۆزن و خراپەکار بوون ئەمانەی ئێستا تەجروبەیشیان نییە هەم دزیشن هەم درۆزنیشن و ئەم خراپیشن ئەم جیاوازێک لەمایە ڕاستیە باش دیقەت لە قسەکانی ئارام ئەحمەد بن یەکێتی فاشلە لە منی ببیستن مەلا بەختیارەکانی لەگەڵا بێ هەر فاشلە بە کۆنەکانەوە بێ هەر فاشلە لە هەرو شەڕێکیان لەگەڵا بێ هەر فاشلە چونکە دەردی یەکێتی دەردی وابەستەیەتی بەڕاستی یەکێتی خاوەنی هیچ بڕیارێکی سیاسی نییە لەو ناوچەیە حیزبێکیش کە خاوەنی بڕیار نەبوو هەتا ئێوارە بێت دراسەی مۆزوعەکان بکە یەک زەڕە سوودی نییە چونکە بڕیار لای خۆی نییە یەکێتی دەسەنەوە خوارە یەکێتی هیچ ڕوئیایەکی نییە ئەمانە یعنی نەمانی بیرکردنەوە و سیاسەتکردنیانە نەبوونی عەقڵێکی سیاسیە لە ناوێشێتیە بوونی کۆمەڵی خەڵکە لەگەڵیانایە کە تەنها بە پارە دوایان کەوتون ئەوەی کە لە سۆشیال میدیا ئەنووسێ بژی سەرۆک پاڤڵ ئەو بۆ پارەوە ئاکات ئەگەنە نانووسێ سەرۆک پاڤڵ ئەگەر بەیانیش ئەم سەرۆک پاڤڵەی ئەو هەر بەلایە کەوت یەکسەرە یەک زەربی لێ ئەدا ئەچێ بۆ لای یەکێکی تر بۆ چونکە ئەمە ئاوایە لە ڕاستیە چونکە لەسەر ئەساسی بیر و باوەڕ نییە لەسەر ئەساسی قەناعەت و ئەلەم بابەتیان نییە ئەم حیزبە کە ناوی یەکێتیە کەسێکی تیان نییە کە دروست بی بکاتەوە باش نییە هەمووی وەکو کۆمپانیا سێری یەکێتیەکەن وەکو ئەوەی چوارچێوەی یەکێتی مانگایەک بێ ئەمانە بێن بیدۆشن و پەرەی لێ پێیاکەن بەڕاستی ڕێگەش نادەن چوار ئینسانی شەریف بڕوە بتوانێت هەوڵ لەگەڵ مۆزوعەکانە بدانێ یەک کەسی تیانێ بی بکاتەوە کە بەژەوەندی خەڵکی کوردستان بەژەوەندی نیشتیمانی بەژەوەندی نەتەوەی خەڵکی کوردستان حتا بەژەوەندی خودی یەکێتیەکە و کۆمپانیا حسابێ سەرکەین بە کام ڕێگایە بۆ چۆن نییە یەک کەس نێبینا بکاتەوە بەڕاستی بۆیە یەکێتی و پارتی لە تەنگژەی فکریدان لە تەنگژەی سیاسیان ئەمانە گروپگەلێکی میلیشیاین خەڵکی کە تەنها لە کوردستانە ئێستا تەنها داوای موچە ئەکا و خەڵک داشۆراوە لە فکری سیاسی لە فکری کۆمەڵایەتی حتا داشۆرا لە کۆمەڵی ئەخلاقیات و ئەلەم بابەتانە ئەمەش بەرهەمی بێفکری و بێمەعریفەیی و تێکشکاندنی عەقڵیەتی پارتی یەکێتیە بۆ ئاگاداریتان ڕەنگی داوەتەوە لە ناو کۆی جەماوەری خەڵکی کوردستانە میلەتێ تەنها بڵێ موچەم بدەرێ ئیتر دنیا ئەو بیبە من هیچ کێشەیەکم نییە باشترین ئەمە بەڕاستی کارەسات ئایزانی ئارام ئەحمەد هەر بەڕاستی من وەکو ئارام ئەحمەد لە خەڵکی کوردستان ئەترسم
سەرڕای ئەوەی هەموو ڕاستیەکان ئەزانن سەبەر بە پارتیوێشێتی بەڵام کەچی مەجموعەیەک خەڵک هەیە دەنگیان ئەدەنێ نەک دەیان 1000 کەس و 100,000 کەس ئەگە تەنها 2000 کەس لە باشووری کوردستان دەنگ بابەیەکێتی ئەوە کارە ساتە بەڕاستی ئەوە یعنی داڕوخاندنی ئەخلاقەتی سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان لەڕاستیە چونکە بۆ پارتیوێشێتی خەڵکی شەریف و ڕاستگۆ ئەمانەیان ناوێت ڕێگەیشیان نادەن دەرکەون بەڕاستی تۆ سەیریکە ئەم ئارام ئەحمەدە لەسەر ئەم قسانە لەسەر ئەم ڕاستی وتنانە 27 ساڵە نیانێشتۆ بچمە وڵاتەکەی خۆم کاکە نیانێشتۆ بچمە زێدی خۆم پیاسەیەکی تیاقی کاکە خۆ من نەشەڕ ئەربیجیم کردووە و بەخوا نە ئێرانم هێناوە و نەوەکو پارتیش پێش پازدار کەوتوم و بەخوا نەشەڕی ناوخۆم کردووە و بەخوا پێم بە گوڵێکان نەناوە و بەخوا ئازاری هیچ مێشولەیەکم نەداوە و تەنها ڕەخنەگەرێکی سیاسی و کۆمەڵایەتی بووم لە حەقیقەتە ڕەخنەم لە ئێوە گرتووە لە هونەرمەندم گرتووە لە فڵانم گرتووە لە سیاسیم گرتووە لە شاعیرم گرتووە 27 ساڵە تۆ نەهێڵی ئەم بەشەرە کەسوکاری خۆی بینێتەوە تەنها لە بۆی ڕەخنەی گرتووە ببین ئەمانە چ شەیتانێکن ڕاستیە باش ئێوە بە من بڵێن پارتیوێشێتی لە کام ڕوانگەوە ئەڕوانە خەڵکی کوردستان ئەسڵەن پارتیوێشێتی خۆیان وەکو حیزبی ناوەنین چی ناوەنین لە کام چوارچێوەی فکریە قەرەریان گرتووە کۆمەڵێ ئاغان دانیشتون پارەیان پێەیە خەڵکیان پێ ڕعیەتەوە تەواو خۆشیان نە دیموکراسین نەدینین نە سۆسیالیستن ئەوەشی باسی مەسەلەی قەومی ئەەکەن بەڕاستیەوەکو بڵقوایە ببین عزیزانی من شاسوار ئەچێ نوێژەکە بەدرۆ بۆی خەڵک دەنگی پێ بدا واتە دین بەکار ئەهێنن وەکو بەردەباس لە پێناوی ئەوەیە 4 ئەحمەق دەنگی بداتێ بڵێ ها کاکە شاسوار نوێژەکە لە دنیاە ئەڵێ خوددا سێری دڵ و دەرونی ئینسانەکە بەڕاستی ئەگەر ئارام ئەحمەد قەناعەتی بە خوددا نەبێ خوا نەخواستە و ئەگەر بڕوای بە نوێژ و ئەمە نەبێ لەبەر خاتی خەڵک دابنیشێن نوێژکە ئەمە لوتکەی بێشەرەفی و بێ ئابڕوویە بەڕاستی ئەمە یعنی دەستبڕین و ئەمە ڕاستی ساختەکارانە بەڕاستی وەکو کاکەنەوە چووە مزگەوتی گەورە قورئانەکەی وا لێ کرد باش نییە لە دواییشە 2 ملیار دلاری بر بۆ مناڵەکانی خۆی باش نییە یعنی تۆ بی دابنیشی بە ناوی دینەوە بۆ ئەوی مەجموعەی خەڵک بگەمژێنی بێ ئەمە بکەی ئەمە شەرمەزاریە بەڕاستی ئینسان ئەبێ کاکە تۆ ئەتوانی لەگەڵ من و لەگەڵ کۆمەڵی خەڵکا درۆ بکەی بەڵام لەگەڵ خوا ناتوانین درۆ بکەیت ناتوانین لەگەڵ دینەکە درۆ بکەی بەڕاستی تۆ فێڵ لە من و ئەوە کرێ بەڵام فێڵ لە خوددا ناکرێت خۆتان مەخەڵەتێن لە حەقیقەتە بۆیە پارتی و بنەماڵەی بازانیش لەمان وێرانتن لێرەوە ئەمەوێ بڵێم بێشێتی ئەوەی کە 600 کەس لە خۆلەکە کۆ بکاتەوە وا ئەزانەیە خەڵکی ئەم هەرێمەوە خودی یەکی لێسەر کۆنگرە پەشی کەوتووە هەمووشی شانۆسازیە هەمووشی سیناریوێ بەڕاستی هیچ قیمەتێکی نییە بەڕێی من کۆنگرە یەکێتی خۆمەشغوڵکردنێکی بێجێیە ئەوە وەڵام بە هیچ شتێک نەداتەوە بەڕاستی حتا ناتوانێت ناوماڵی خۆی یەخاتەوە چونکە ئەگەر 50 کەسی کۆکرد بێتەوە دڵی 10,000 کەسی شکاندووە ئێستا دڵی 10,000 کەسی لە خودیەکێتیە شکاندوو ئەم کۆنگرەیە چۆن وابێ کاکە تۆ پێویستیت بە کۆمەڵی ماتریالی ئینسانی هەیە تازە پاڤڵ دانیشتۆ ئەڵێ لە منتیقەی هەڵەبجە مەجموعەیەکەم بەسەرکردایەتی و لە ڕانی دووسێکیکە ئەهێنم و نازانم بێگە تاڵەبانی ئەهێنمەوە و نازانم چێ هێنمەوە کاکەت عزیزەکەی من کاکە پاڤسیاسەت چۆن واکرێ کاکە چۆن واکرێ تۆ سەرۆکی حیزبێکی خۆکەکمە کۆمپانیێت و خەڵک دابمەزجێنی بە قوربانێ بم مەبە بە جفاتەکەی بجوتەوەی گۆڕانەوە ئێژە کە ساسوی کرد بە جفاتی گۆڕان جفاتی ئینسەکردایەتی کاکە خەڵکی وای لە جفاتە دانابوو ئەو کانۆشیان سەفایە شاکە بایە لاکنی بکەن ناو گایلەوە کاکەژیان چۆن شتی وای بابژیان سەرکردایەتی کاتی خۆی تا لە ناو کۆمەڵەوەنە تا ئەبووی بە ئەندام دیقە ئەکرد کاکەژیان خۆڕوا گاڵتە نییە هەر لە خۆیش تاعینکەی بەوە تۆ بە سەرکردایەتی ئێستا پاڤڵ ئەگەر بێوێ بەیانی نامێ بۆ ئارام ئەحمەد نووسێ ئەڵێ خاڵە ئارام وەرەوە بۆ دەباشان تۆ ئەندامی مەکتەبی سیاسی کتیت هەر لە خۆیەوە مەناعەتی نییە بەسەریا بێ ئەڵێ تۆ ئەندامی مەکتەبی سیاسی کتیت کاکە تا چۆن وای بەگەڕێ نابێ بەڕاستی بۆیە نە عەقڵ لە مۆزوعانە گۆڕاوە نە مەنتیقی سیاسیش گۆڕاوە ئیتر بانگەشەکردن بۆ کۆنگرێشێتی بەڕاستی هیچ سوودێکی نییە بەڕێی خۆم بۆیە ئەمەی کە یەکێتی ئەیکا تەصفیح حساباتە لەگەڵ کۆمەڵێ سەرکردە و کادر و ئەندامی خۆیە باش نییە لەم بەدەر شتێکی تر نییە لەمانش بگوزارێن کێشەی هەرێم و خەڵکی کوردستان کۆنگرەی پارتی و یەکێتی و بزوتەوەی ئیسلامی نییە لە حەقیقەتە کێشەی شەڕی کۆنە مەکتەب سیاسیەکان و لاهریەکان و نازانم ئەمانە نییە کێشەی مەلابەختیارەکان و فەڵنەفیسارەکان نییە حتا کێشەی خودی پاوڵ و قوبا تاڵەبانیش نییە
بەڵکو کێشەی سکوتی خەڵکی هەرێم و هەرێمی کوردستانە هەموو یەشێتی بە کۆنون تازەوە کۆ ببنەوە سوودی نییە مادام ئەقلەکە هەمان ئەو ئەقلەیە کە 33 ساڵە بەشێکە لەو دەسەڵاتە فاشلەی کە لە باشووری کوردستان هەیە باشە کێشەی یەکێتی ئەوەیە با پاڤڵ ئەم لایوێ من باش گوێ لێ بگرێ کێشە دڵنیام سوودی هەیە ئەگەر بە ئەقل بیرکاتەوە گوێ قسەکانی من بگرێ ئەڵێ هین با بڵێن چۆن بڵێم ئەوە دەنگی هات بۆیە کە دەڵغم بۆ ئەوە چوو کێشەکە ئەوەیە کە قسەیەک لە کوردواری خۆمانە هەیە ئەڵێ قسەیەک هەیە ئەڵێ دوژمن ئەوەیە پێ و پێەکەنێ دۆست ئەوەیە ئەو گرێنێ لێرەدا بەڕاستی من بۆیە ئاوا قساکەمەوەی باش گوێ بگرێ کێشە یەکێتی ئەوەیە کە خەڵک نایەوێت واتە ئەم حیزبە پایی کۆمەڵایەتی نەماوە خەڵک لێ ڕاکە خەڵک لێ ڕەنجاوە خەڵک خۆشی ناوێ بۆ لەبەر ئەوەی کە دەرحەق بە خەڵکی کوردستان خراپەکاری کردووە سەرکردایەتی و کادر و ناوەند و ئەندامەکانی ئەمانە بووە پارە دوای ئەمیشێت تێکەوتون ئێستا یەکێتی یان پارتی خۆشەویستی خەڵکی کوردستان نین خەڵک ئەمانەی ناوێت و نایش عەقڵێکیش نییە کە بتوانێت خەڵک ئاشکاتەوە گاف بە گاف بەس خەڵکەکە بە دوژمن و بەنیاری خۆی باش نییە و ئەمەشیان لە بنەماڵەی بازاری ماوەتەوە ئەگەر کەسێک لە ناوێکێتیا ئێستا خەڵک خۆشی بێ تەسویەکەن لە ناو پارتی بنەماڵەی بازارە بە دێژایی مێژوو هەروە بووە یەک کادری پارتی سەگرێکی پارتی خەڵک خۆشی بوێ و خەڵکێکی قسەزان بێ و خەڵکێکی کە بەڕاستی خەڵک خۆی و ناوەکەی خۆش بێ بنەماڵەی بازاری تەسویەکە ناوی ئەبات نایوێ ئەڵێ ئەمە خەتەرە بۆ ئەوەی هەرخۆیان بمێنەوە لە ڕاستی مۆزوعەکانە لە ناوێکێتی و ئەمانەشە هیچ مەبادی ئێکبوونی نییە هیچ بیر و باوەڕێک بەڕاستی بوونی نییە باشە با خودی پاڤڵی جەلال تاڵەبانی بە ئەمە تاقیب کاتەوە 6 دانە مانگ موچە نەیە بەم سەرکردایەتیە بە کادرەکانی بە ئەندامەکانی بە ئاسایشەکەی بە پۆلیسەکەی بە پێشبڕکێی بزانین چەند کەسێک دەورامێنە زەحمەت نەبێ با تاقیب کاتەوە لە کاتێکە هەر ئەم یەکێتیە لە شاخە جای بە شەشمانیش پێشنیاریان نایە ئەویش ئەگەر ببووە بیانایەتی چونکە بیر و باوەڕ هەبوو لە بیر و باوەڕ گڕێ خراپیان چاک بوو بەڵام هیمەی هەبوو بۆیە زۆربەی زۆری ئەوانەی یەکێتین و دژی کۆنگرەکەن ئەوانیش بۆ پۆست و بۆ ئیمتیازاتەکانی خۆیانە هێنا خەمی یەکێتی و خەمی خەڵکیان نییە بەڕاستی باش لە هەڵکێشەکە تێ بکەن ئەوەیشی کە وەکو وتم لە لایڤەکە لە سۆشیال میدیا ئەنووسێ سەرۆک پاڤڵ و ئالەم بابەتانە بەڕاستی درۆوەکە ئەوە ماستاوچی کاتی خۆشی هەر ئەو کەسە ئەوی سەرۆک مامجلال کە مامجلال نەما ئەوی سەرۆک لاهور کە لاهور نەما ئەڵێ سەرۆک پاڤڵ کە سەرۆک پاڤڵ نەما قوباد ئەڵێ سەرۆک قوباد کە قوباد نەبا حەمەقرین و ئەڵێ حەمەقرین ئەمانە کاسبیەکەن بەڕاستی ئەمانە مامەڵاکەن کاکیشن ئەمانە مەعاملەکەن ئەگەر کەسێ بەڕاستی پاڤڵی خۆش بوێ پێویستی بەوە نیە بنووسێت سەرۆک پاڤڵ بژی سەرۆک پاڤڵ ئەگەر کەسێ بەڕاستی لاهوری خۆش بێ مەسعودی خۆش بێ فڵانی خۆی پێویستی بەوە بنووسێ ئەوەی کە ئەوە ئەنووسێ یەکسەر بزانێت خەڵکی بێکەسایەتیە بەڕاستی خەڵکی ساختەیە لە حەقیقەتە وەکو ئەو گەلحۆیی لە کۆنگرەکەی تیا وت 4000 ساڵ بەر لە ئێستا لە قورئانە هاتووە جامانەی سوور کوردەزگارەکە دیڕوبابی درۆزن ڕەش بێ 2000 ساڵ بەر لە ئێستا کەی قورئان هات بەخوارە بۆ حەزرەتی محەممەد و درۆزنی ساختەچی لەکوێ تۆم قسەی هێناوە مەسعود بازانی هەڵ نەسا بڵێ کۆ دەمە داخە دەتخوا ئەو دەمە پیسە داخە زەحمە لەبێ ماستاوچی ئەبێ با بە دەمیانە بەڕاستی چونکە ماستاوچی بە عەمەلی یەکشت نایە باش نییە خۆ ئەم یەکێتیە کە ئێستا باسی ئەم تازانە کرد ئەم یەکێتیە کاکە ئەسەلەن باعیس کاکە مەلا بەختیار کاکە عومەر فەتاح کاکە خولە سەنگاوی کاکە بەرهەم ساڵح باش نییە کاکە عەدنانی حەمەی مینا کاکە فڵانە فڵاسەرەکەین وەڵڵا ئەمانە یەکێتیان گەڕوبول کرد وەڵڵا ئەمانە یەکێتیان ڕسوا کرد ئەمانە کادر و ئەندامی یەکێتیان ڕاونا کاکە ئەو عومەری سەی عەلی ئایزانی ئارام ئەحمەد مەسئولی مەڵبەند بووە ئەندامی سەرکردایەتی بووە برادەری ژێڕایەوە وتی کەسێک هەبوو لە ناو مەڵبەندا کەسێکی سەر بە هیچ کوتلەیەک نەبوو کوتلەی کە عومەر و ئەوانە دژی ئەوان بوو بەڵام کەسێکی زۆر شەریف دەست پاک دەم پاک داوێن پاک وتی ئەوانەی کە پیاوی عومەری سەی عەلی بوون ڕۆژێ هاتەوە بۆ لای کاعمەرتان کاعمەر وەڵی ئەم کابرایە کاکە واز نایانی و هەر پەلامارە و ڕەخنە ئەگرێت و ئەلەم بابەتانە ئەڵێ کاکە بزانن گەندڵیە دزیە شتێک نییە ئەوانژە نەوەڵی ئەوە کەسێکی پاکە بەڕاستی ئینسان ناتوانێت چی لەسەر بدۆزێتەوە دوو لە ڕووی ئێوە حولمەتم بۆ ئێوەیە عومەری سەی عەلی توبووی دەکاکە قەی چێکە دەبچن بڵێن کاکە ئەمە دایکی ساڵی 60ەکان حیزب بووە و خوشەکەی وا بوو پوری وا بووە تۆ سەیری ئەو ئەخلاقە
تۆ سێری ئەو بێشەرەفیە لەبەر ئەوەی کە نامەڵ بەندەکە کوڕێکی باش و شەریف هەڵکەوتووە نە ئەتوانێت پێی بڵێ دز نە ئەتوانێت پێی بڵێ دایان پیس نە ئەتوانێت پێ بڵێ ئەمانە بچی بڵێ دا ئیدی ئاین ناو خەڵکا بۆکەن کە دایکی وا بوو خوشکی وا بووە کوڕە ئێوە بەس من ئێوە ئەناسم چ تابایەکەن کاکە پاڤڵ ئەتوێ بە ئاسۆ مەمەند بێتەمایە بە ڕەفع عەبدوڵڵا بێتەمایە عەزیزەکەی من ئاسۆ مەمەند بە یەک دەفتە بە $12,000 یەک زنجیری کردەوە بۆ ژنی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەی خۆ بەس بۆ سێکس تو ئەدەوێت ئەلەمە ئیسفادە بکەی بەڕاستی دایمە بە یەکەون ئەچێتە ماڵی یەکتر جا پیاوێ پیاو بێ چووە ماڵ کەسێک کە ڕەفیقی بوو چووە ماڵەکەی ئەگەر سەیری ژنەکەیکە ئەوە هەر پیاو نییە ئەسڵەن ئەوە مەرد نییە بەڕاستی کەسێک کە دابنیشێت لەگەر ڕەفیقی لەگەر ژنی ڕەفیقەی خۆیان ئیلاقی هەبێ وە بچێ زنجیری بۆ بکرێت بە $12,000 تۆ ئەدەی بەمانە تۆ ئەوە بکەی کاکە ئەمانە پێقیمەتن کاکە گیان کورە ئەمانە شەرەفیان نییە کاکە کورە ئەمانە هەموو بەیانی هەڵەسن دە بەردەم ئەوێنا سەدفەکە ناوچاوی خۆیان باباش بیزانن بێحەیاییە بێحەیایی کاکە وێ کێشەی یەکێتی ئەوەیە پایی کۆمەڵایەتی نەماوە هزری نەماوە ناتوانێت وەکوتم خەڵک ئاشکاتەوە بەڕاستی ئادەی لە دوای ڕاپەڕینەوە لە ناو پارتی و بنەماڵی بازانیە لە ناوی چێتیە لە ناو حسکە لە ناو فڵان فیسارەکانە یەک کەسم بۆ بێنە کە پۆستێکی باڵای هەبوو بێ دز نەبوو بێت کە خۆی و بنەماڵەکەی فول نەکرد بێت لە $2 زەحمەت نەبێ بزانم هەیە کەواتە ئەم کاک پاڤڵە ئەوێ چی بلە بە ناوی کۆنگرەوە کۆنگرەی چی بۆچی و بۆچی ئەمە من و ئەوە تۆ 3 مانگی تر 6 مانگی تر ساڵێکی تر ئەگەر لەمڕۆ ئەمێشێتی تۆ لە پار لە پێرار خراپتر نەبوو ئەوون بە شاخەوە بە سێپەڕەم خواردووە نازام سێپەڕە ئەزان چی من دەشتی پێنجۆنە ئەزانین بەڕاستی ئەگەر بەرنامەت هەیە کە ئێران و کوتلە شیعەکان لە هەڵبژاردنەکانە فریاو کەون و کورسی بۆ بێنن سندان لەو حیزبایەتیە بکە بەڕاستی کە ئێران بێت تەزویری بۆ کات دەنگ بێنیت کە کوتلە شیعەکان لە کۆمیسیۆن و بڕیار بن و نازانم لە هەڵبژاردنەکانە کورسی بۆ بێنن سندان لەو حیزبایەتیە بدە بەڕاستی بۆیە من لەو کاتێشە خەڵک ئێیان و کاگەڵم بۆ سەر کۆنگرە قسە ناکەی من سەر کۆنگرە نەوت بۆ چکە پازارێ ئەتوانێت هەمووی چێتی لێ بخۆڕێ جەندەمێکی تورک ئەتوانێت هەموو پارتی لێ بخۆڕێ ئەمانە خاوەنی بڕیاری خۆیانین حیزبێک کە خاوەنی بڕیاری کاکە پیاوێ لە ناو عایلەکەی خۆیان ئەگەر خاوەنی بڕیار نەبوو ئەیدۆڕێنێ بەڕاستی پیاوەکە قسەی کرد ژنەکە بڵێ ئەمە ژنەکەی وا بکە دوکشەکەی وا بکە کوڕەکەی وا بکە ئەی وا بکە یعنی هەموو شتێک دۆڕاندێتی بەڕاستی ئەوە هەڵوەشەوەتە لە حەقەتە ئاوایە بڕیار ئەبێ کە تۆ بڕیارێکی دا جێبەجێ بکەی ئیتر ئێران ئەڵێ تورکیا ئەڵێ عەرز ئەڵێ ئاسمان ئەڵێ چێک ئەڵێ تۆ ئەو بڕیار جێبەجێ بکەیەوە ئەگەر نا ئەیدۆڕێنی ڕاستی ئەوایە کاکەنەوەی وچی کاتی خۆی لەبەر ئایندەی مناڵەکانتان دەنگ بن بە بزوتەوەی گۆڕان بە شەرەفم درۆیە کرد باشە لە دڵی خۆیان ئەیود لەبەر ئایندەی مناڵەکانم دەنگ بن بە بزوتەوەی گۆڕان هەروایشی کرد لەبەر ئایندەی مناڵەکانی دەنگماندا بە گۆڕان ئەوە کە بینیمان هەروایشی کرد بۆیە من زۆر باسی نەوشام سەفاکەم ئەو نەباسی تاڵەبانی مەسعود بازایی ناکەن لەبەری تاڵەبانی مەسعود بازایی لە ئەوڵەوە چۆن بوون هەر ئەوان من ئەو دوژمنم خۆش ئەوێ کە ئەڵێ من دوژمنتم بەڕاستی بەڵام بەتەواوەتی دژی ئەو کەسم کە دۆسەیاتیم لەگەڵاکە بەڵام وەکو مال پێمەوە ئەدا دەمە خۆش نابم بەڕاستی چونکە من نارەکەی خۆم ئەناسم ناکەومە داوی بە ئاسانی بەڵام لە دۆسەیاتی و ڕەفاقەت ئاسەر بەم لێ بدا بەڕاستی کارە ساتە نەوشام سەفا ئەوە بوو لەگەڵ ئێمەیە پیاوێکی ساختە بوو بەڕاستی لە هەمویان خراپتر بوو نەوشام سەفا ئەوە دوێنێ ئەمەی عەرەبەکانم بینیوە کە چیەکەن لە لەتیفی بەنداودس هەندێک برادەر نووسی بێنەوە کاگەرم تۆ بۆ ئەڵی بەنداودس کاکە لەتیف چییە سەر کۆمارە کاکی چێن ئەوە کاتی خۆی لە کەشکۆڵا هینێکە بۆ ئازانی ئارا مەحمەد ئەم جەماعەتی هین کەشکۆڵە دێوێکیان هەبوو ئەساس دێوەکە ئەمان داوای چی لێکن دێوەکە بۆیانەکە جا دێوەکە هەر لە لەتیفاشوو بەڕاستی لەم لەتیفی بەنداودس زاچوو ڕۆژێ هاتن بۆ لای وتیان بە دێوەکەوتیان ئەمانە شتێکمان بۆ بکەیت وتی ئێوە ئەمر کەلو من تەنفیزیکە وتی وەڵی ئەمانەوێ بیرێکمان بۆ هەڵکەنی 40 مەتر قوڵ بێت ئەوی سەرێکی ناوسەرێکی برد و وتی وەڵڵاهی چی بکەم ئاخر بەڕاستی ئەوە زۆر قورسە و ناکرێ بەڵام ئەتوانم شتێکتان بۆ بکەم وتیان چی دوو لە ڕووی ئەوە دەدەوتی وتی ئەتوانم یەک جڕتان بۆ لێ بدەم 7 مەتر قوڵ بێت لەتیفی چی پێ بڵێ مەگەر جڕ دیا بەڕاستی هیچی پێ ناکرێ لای قەتە
دوش ام بندا ودزا كاكا منا ومننا ديار من وتم بندا ودزا وانا بلام جلال طلباني جوي لموضوع هبوا چونك كاكا اندامجي مكتبي السياسي كتي بوي جرامو وتي لقلات شوالان كوبونومان هبوا كاتي خوي بس برشي خود امام جلال كهاتي درو ولا كونغركيا لكوبونوكيا تشالك هلكن رابو لقلات شوالان امام جلال وتي ورن سلوميتي تيب كنت من بو وتي بو بنداوكي لطيف چندین جاره پارتی هنا حکومتی عراقی پاره ایاتی که وزیر بنداو درسکا پارکی خواب بدن درست نکا ورن میسکنه ام چالا نایبن بنداوكي لطيف اما عصي موضوع که يعني خودی طالبانی خوشی زنیتی که لطيف بنداو دزه بویا من پیران بنداو دز براسي اما ایش بروسیلی جنکی که شانس شوی پاکت اجگار اخوا شراب اخوا ویسکی و عراق اخوا كشي أشي بوسر قوري الشيعة كان لبغاو نازن كذا دو هنا صوزكيات وأنا بابتانية كلهم فيلو طلق بازي وبأرى محمد ينابر براسي كاكش هل إسا خوشن أزن خلق زوت ما بقول من باتي أشي خلق بزور ببصر قوري من صفا خلق ناتشي براسي بروسيليكا خلق بزور بن بصر قوري ما مجرد خلق ناتشي نوشان صفا خلق ناتشي شو خلق تاسع إيه وين هذا راسي قصة أرى محمد ببيسن مرة أصدق اللي الروم ما استوى كان كين بولاي بافلو قبادو زو شو بين نوشان صفا ومسعود وأمانة همو أمانة براسي دوت عندك لكن أمانة دورون أمانة ساخت شيء أمانة خوجين راسي أمانة سق أخشين لواقع بويا قصة من ببيسن خلق نايا سيد كجلال طلباني يادي مدنا كيبو ولا كومالي مختار كاني كردستان هاتون بوسر قوري امام جلال خوا عيبنيها ها سدمانيك من للاي حسين بفرينو ام حسن الله بجيه ككتيب يعني افرج دبا سرايا جاء منها مو ولا لاي بانقك اوسام دوايش دبا دلص بقش يا محمود لو سدمانا بيري مية نو يكو نو دو نو سؤال بابتنا كأو منطقة شوني خوم ببراسي كم هي الاستيمانية جايبة لسدمانا أرى محميلي يعني بيني بيت باجنية هم مسلماني لصانو بيجي سلماني صوز يكدو ليجيتيا أو سلمانك بس إيه بتجبين أوكاتيش قولوا بيكي كم بي باجنية هم صوز يكدو أي صحالتان شونا ها نما بو لبي لك خلق راستان لك حتى لنا خوشتنا اي وراسناكن عزيزا لنا خوشتنا اي وراسناكن لسر او وصا حسنيك او شن ما لا خسخانه كوتوا هزاجن بمن دراوك من باسي وصا حسن مك ايزا يا محمد ديان تن استولي ورغزلي او امني شوانا ارقتي تراندو ولا قصروا بي بيان اوانيا امانه هم ارى محمود وشون باسي وصا حسن باشي اراميه كي تورخني ليك تو انا بابتنا هموش يندرو عندك الله هم بوجودي تايبد باشا من كرخم لو وصا حسن قال انت ساقت شي انا قوي امانه وساعتين زور خوجي او هزاج انا محمد اي كون يا استاذ احمد النبي شندان اشن بولاي وصا حسن زحمه النبي قال خسخانيه روجانا شنقت الراب بولاي وصا حسن بين بولاي ايوا ساقت شي كان تن استوره كان كاو كاتا ولا بروي وصا حسن مثلا قولي نكوت بوليجي لبروي ك دسلاتي هبو لبروي كهيزي هبو هموتان ما استوتان بو اكر هموتان لباين بو اكر اي اسبوناش بولاي چندتان لوالا كانت انا لبيجو اكونت كانت انا يعني اوتر هلواسي و يادي اكن وزح النبي ها كامتان بوي لجيان تانا بش بانساني خويري و تشاوچنوك وبكري جيرو ما بس بالشرف من السيماني بما سداني وصح حسن مكرت هلوك رزقي انساني باشي كدان رقم دي قلتوها لا سدمانا كمديري اسايج وبراسي بلام همو او ساختشي وماستوشي اوانيكا قولاني على بيخزا لا 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 بو وصا حسن كورا بو باروات انا كساختشي انا اي اسبو ناس بولا وصا حسن زحمه النبي شي اللي يبرسي لو بدبخته همو تمني خوي اوادانات كي شي شو بولا زحمه النبي اي بو كاتب قصه بارا محمود قسم بخوه بياني او بافليشا وكو او وصا حسن ديبي لدواي دومان صدقت ناجي بولاي بنجاك ناجي بولاي باش بيزان كورا من كود باشا ناس مكاكا كازوكو من كود ناس تش مخلوقك بس من اي ناس كود يعني بجوندي تايبت كل بخوا يعني دورو كاكجان يعني تمن يعني بارا يعني دولار يعني ايرو اما راسي نتي كود كاكجان كل بروسيكا قربنا بك بس يا احماك شيكي جوان تمن دوانص سيانص صال ناس دار يقداشي هي اي هنا لو تيك توك يا امك تخوي بايا وقوم بايا تخوا حيفنيه وكش اوالبكي ها توجدان تان حيفنيه او من على بودا دبري
ئەو مناڵە ئێستا ئەبێ بڕۆ ژیانی بۆ دابینکەی ئەبێ بڕۆ بۆ خۆی بخوێنێ ئەبێ کەسایەتەکەی دروستکەیت ئەبێ وەکو ئینسان تەعاملی لەگەڵاکەی تۆ چتایکێکی ئەم کچە پشکۆلێ ئەهێنە تیکتۆکە یا خۆی با ئەیا و لەگەڵ ئەما قسەکە لەگەڵ ئەوە قسەیەکە ئەوەکە وەڵا بۆی دوو دینە پارە پێیاکەین نەحلت لەو پارەیە نەعدت لەو پارەیە سندان لەو ژیانە با بەڕاستی سندان لەو معیدە سەقیفە با کە ئینسان کشێکی ئاوا نازدانی بۆ هەڕاشکە لەناو تیکتۆکە لە پێناوی پارەیە بەڕاستی بەداخەوە وێ کۆیلا هەمیشە کۆیلا ئەوە یاسایەتی کە ئاغاکەی نەما ئەچی یەک ئاغایتت پێیاکات باش نییە وەڵڵی ئەزیزان بەیانی ئەو پاڤڵێ بێت ئەو قوبا دەبێت هەرکە ئاوا لار بوو ئیتر تەواو ئەوانەی کە ئێستا ماساویان بۆکەن هەر نایشە ناسن لەبەرەوە قەت مەخەڵەتێن بۆ شتانە هەر کەسێک زۆر هاتە پێشەوە لەگەڵتانە زۆر ماستاوی کرد ئەوەی کرد ئەوەی تر تۆزێ نیشانەی ئەها سەرسەڵمای لەسەر دابنێ بەڕاستی تۆ کە ئارامەحمەد خۆشەوێ بێ وەکو ڕەفیق خۆشی بێ وەکو هاوڕێ خۆش بێ بەڕاستی تۆ هیچ پێویستی ماساوکردن نییە لە ناکەت تا کوت و کرمانجی بۆیە ئەوەشم بیستوە ئازیزان نازانم تا چەنە ڕاستە کە گوایە یەکێتی ئەوێ هێزی هەفتە بخاتە سەر حەشتی شعبی ئەمە ئەگەر بکازەوە خراپە لە ڕاستی بە من نیە بەڵام شتێکی وان بیستوە ناکەتە شتێکی وان بیستوە کە قسەی لەسەر کراوە بەڵام ئایا ڕێکوتەسە کراوە ئایا جێبەجێیەکەن ئەوە بەڕاستی نازانم بەڵام قسەی ئاوا کراوەکە داوا کراوە لە یەکێتی کە هێزی هەفتە بخەنە سەر حەشتی شعبی و ئەلەم بابەتانە من نازانمەوە تا چەنە جێبەجێ بێت کۆتا قسەکان لەسەر ناوچەکە ئازیزانی ئارامەحمەد ئازیزانی من خۆتان نەزانن کە پارتی وێشێتی بە تەواوەتی لەسەر ئەجندای تورکیا و ئێران کارەکانی خۆیانەکەن ئەمە زۆر خراپە بۆ یەکێتی پارتی چونکە پەیوەندی دیبلۆماسی لەبینی حیزبێک و حیزبێکە حیزبێک و حکومەتەکە دوو حکومەتە لەسەر بەرژەوەندی هەردوولایە ئەگەر من ڕابەرایەتێکێتی بەدەستمەوە بێ لەگە ئێراندا ئانیشم ئەڵێم تۆ داوای ئەماکەی مش ئەمانەم هەیە لە ڕاستیە ئەبێ ئەمانە جێبەجێکردنە نایکم خۆناو خۆکاک خۆ پازان نایە بۆ سلێمانی بە قوربانی بە ئەبێ تۆش بەرژەوەندی نیشتیمایی و نەتەوەیی و خۆت و حیزب و ئەمانە هەبێ بەڵام ئەمانەی ئێمەوانی بەڵام بنەماڵی بازانی تەجروبیان هەیە چونکە ئەمەندیان جاشایەتی و خیانەت و ئەمانەکە تەجروبیان هەیە بەڵام ئەمانەیەکێتی هیچ تەجروبەیەکیان نییە ئێستا کێشەکە لەو ناوچەیە بەتەوێت دەڤەری سلێمانیە وەکو سەردەمی عوسمانیەکان و سەفەویەکانە وەکو ئەو سەردەمەیە کە حەزەتی نالی شیعرەکەی بۆ سالم ئەڵێ کە باسی کانی ئاسکانەکە و باسی گورگەکانی عوسمانیەکە لە کانی ئاسکانە ئێستا هەمان مێژوو دووبارە ئەبێتەوە ئەو سەردەمانە لەشکری عوسمانی هاتبووە کانی ئاسکانی سلێمانی هاتبووە ئەم منتیقانە ئێستا فڕۆکە بێفڕۆکەوانیت سەردەمی عوسمانیەکان فڕۆکە بێفڕۆکەوان نەبووم بە چەکێکەوە هاتبوو بۆ نمونە بە 12 تیرۆکەوە هاتبوو ئێستا بەچی هاتبوو بەڵام ئێستا بە فڕۆکەی بێفڕۆکەوانەوەیت کەواتە هەمان شەڕە و ئەم شەڕێش بەڕاستی ئیسرائیل لە لوتکەکەیدا ڕاوەستاوە چونکە ئیسرائیل نایەوێ ئێران عێراق داگیرکە سووریا وا لێ بکە هەتا لوبنان بڕوە ئەو ئەمەی نایەوێت لە ڕاستی لە لایڤەکەی تراوتم وتم ئەمریکا ئاگاداری هەموو ئەموو دەکات لە نێبڕاستی ئەمریکا خۆی گڵۆپی سۆڵجی هەڵکردووە بۆ تورکیا کە بێت دابنیشێ لە عەلبەتە تەقینەوەکە بنمونە یا بێ بە فڕۆکە لە گەڵاو لە شوێکی ئەو کارە بکە ڕاستی بۆی ئیسرائیل ڕێگە نادا ئێران لە تارانەوە تا یەمەن و عێراق و سووریا و لوبنان بڕوە و بزمارەکانی خۆی دابکتێ بە هەر جۆرێ بێ ئێوێ ئەم مۆزوعانە یەکلایی بکاتەوە یان دەستی کۆتا بکاتەوە ڕاستی ئەمروپا و ئەمریکاش لەوە تێگەیشتون کێشەکان لەو ناوچەیە بەرەو کوێڕوە و چنا ئارامیەک بەرهەم ئەهێنێ ئەم نائارامیەش بۆ سەرمایە گوزاریەکانی ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی مەسەلەی نەوت و غاز و گاز و ئەوانە زۆر خراپ باش نییە ئەوەی کە ئازەربایجان قەرەباغی داگیر کردو هەمووتان لە میدیاکانەوە ئەیبیسن لە چوارچەوەی ئەم شەڕەنەدایە لە ڕاستیە ئەوەی لە سووریا ئەگوزارێ هەر لەم چوارچەوەیە ئەوەی لە باشووری کوردستان لە سێمانی ئەوانە ئەگوزارێ هەر لەم چوارچەوەیە بەڕاستی ئازەربایجان کاتێک قەرەباغ داگیرەکە رووسیا فزەی لێوەنەیە باش نییە چونکە ئەوروپا خەریکە وردە ئەرمەنستان بەرەو خۆی ڕاکێش ئەمەش رووسیا تووڕە و ناڕەحەتەکە و کێشەکان گەورەتر و زەختر ئەبێتەوە بۆیە بەڕێی من رووسیا لەوە نەبووە کە لاواز بێت لەو مۆزوعەیە باش نییە بەڵام ئەو نایەوێ هیچ حیزب و هیچ حکوومەتێک لەو دۆروبەری خۆیە تابعی سیاسەکانی ئەمریکا بێت
بەڵام چونکە رووسیا هێزێکی بەناوی ئاشیۆ لە قەرەباخا هەیە زۆر بۆ خۆی بۆی کێشە نییە بۆیە تورکیا کە ئەم هەموو هێرشە ئەکاتە سەردەڤەری سلێمانی پەکەکە تەنها وەکو بیانوویە گوایە بەڵام کێشەکەی لەگەڵ بەشدەوەندەکانی ئێرانە ئایسە یەکێتی بەیانی بۆی بلوێ پشت کاتە ئێران ڕووکە تورکیا بە تەواوەتی تورکیا ڕائەوەستێ حتا لێدان لە پەکەکە و لە گیلەکانی پاکیش لەوە دڵنیابن بۆیە ئەو ئێوێ ناوچەی سلێمانی لە قاڵب بدە و بیبا بۆ خۆی و بە تەواوەتی پاشی کاتەوە لە قەڵەمڕەوی جمهوری ئیسلامی ئێران بۆ ئەمەش تورکیا هەم گوڵۆپی سۆزی ئیسرائیلی هەیە و بینی ئەمریکایشی هەیە لایڤەکانم پێشترا باسم کرد بەڕاستی باشە هەموو هەنگاوەکانی تورکیا جۆڵەکانیەتی بەم ئاراستەیە ئەڕوا ئیتر مەسەلەی پارتیکرەکانانی تایە و ئەوەی تایە ئەوانە بەڕاستی هەر هەمی بیانەوە ئەم شەڕانەوەکو باسم کرد فراوانتر و گەورەترە بێت ئازیزم من لەوە زیاتر کاتە ناگرم سەعاتێک و تقریبا 7 دقیقە قساکەم بابەتی تر زۆر ماوە لەسەری بڕۆم بەڵام لەم ماوەیە هەوڵ ئەدەم کە هەفتانە لایڤ بکەم بۆی فریا بکەم ئەو لایڤانەی کەرم کردووە دەست پێ بکەمەوە لایڤەکانم بکەم بە تایبەتی کۆمەڵی شتم بواتۆ لەسەر ئەو ڕێکخراوانەی کە بە ناوی ڕێکخراوەی خێرخوازیەوە لە کوردستان کارەکەن ئازیزان دەیان جارم وت باوەڕ بە هیچ مەلایەک مەکە باوەڕ بە هیچ بانخوێنێ مەکە ئەگەر تۆ خۆت خێر و سەدەقە ئەەکەیت لە ڕێی خوا ئەیکەی بڕۆ خۆ خێرەکەی خۆ بکە پارەم مەدە بەمانم دەوڵەمەنی ساختە چیەکانی سلێمانی کە هەر خەریکی برۆ هەڵگرتن و مکیاجوەتی دەوڵەمەنی تیایم ئەچ لێ ئاوالێکە تو خۆ وەرە پیاو بی پیاوکەک چەندی دەوڵەمە نەزانم ئایزانی ئارام ئەحمەدەوانی کە بە شۆقۆشت دەوڵەمەند بوون ئەچن لێوێن ئاوالێکن لە زیشی لیاقیکەوت وتمان بودم بۆش نیش قوبوڵمانی ئەی هاوار ئێستا پیاو ئەچێت لێوی ئاوالێکە قوڕ بۆ سەر ئارام ئەحمەد بەخوا چاگەم کۆمەڵگە هەلی قەومەوە ئازیزانی بەرەوەڵام بۆیە لە چەند شەوی ئایندەیە لایڤێک ئەەکەم لەسەر ئەو ڕێکخراوانە و لەسەر پیاوەکانی قوباد و ئەمانە خاڵێکی ترم بیچوت خوا خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوە بیستم ئەوە بیچوو مامۆستا کەریمێک هەیە کە ئەمڕۆ دراوە بە پۆلیس دادوەر قاسم لە کەلار کە من ئەزانم کە وەختی خۆی لە خانەکەین چۆن دەریانکردن بە بنەماڵە هاتنە کەلارە ئەم دادوەرە لەبەرەوەی برای عەباسی بەڕێوەبەری مەرزی پەروێزخانە لەگەڵ هێمنە لەگەڵ ئاوتی شەرجەنابە یەک دانە هەفتەیە 10 ڕۆژە ئەم مامۆستا کەریمە کە ئەندامی ئەنجومەنی سلێمانیە خستویانتە ناو زیندانەوە لەسەر چیش لەسەر ئەوەی کە ئەم دەنگی بڵاو کردوێتەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد دەنگەکە لە 100% ڕاستە ئیتر نازانم بۆچی ئەم کابرایان ئاوا گرتووە تاکو دوانزەی شەو ئێمە سیارەکەی لە ژوورۆ ئەوانەشی داناوە بۆ شەما گومرکیان بۆ ئەکەی باوانی بێت بیکە لە ژوورۆ لەبەرەوەی تاکو ڕۆژی یەکشەممە و دووشەمە هیچ سیارەیەک ناچێتە ژوورۆ بۆ ئێران ئەوەیشی ناڕوات با بێ سیارەی لە ساحەکانە هەیە لە ساحەی خۆمان بەنزیخانەکان ئەوەی کاجەلان با سیارەکەی لاوە بڕوا بۆ ڕێی ئەلیمیر بۆ ئەو ڕێگەی ئەڕوا بۆ مەیدان بۆ لای مەرزەکەیە خۆمان لەوێ سیارەکانیان لەسەر ئەو ڕێگە سەفتاکەین لەبەرەوەی لژنەیەک لە بەغداوە تێ کێشەمان بۆ دروستەکان سیارن تەنکەرەکان ببینێ لەسەر جادەکان مدیری گومرگ ئاگدارمانی کردوەسەوە بە هیچ شێوەیەک ناوێ سیارە لە ناو بەنزیخانە و ساحە و سەر جادەکانە بمێنێ هەتاکو شەو هەمووتان بێن و گشتی لاوە سیارەکانتان دوای هەر تەنکەرێ بگیرێ خۆی بەرپرسیارەوێ لەسەری مسادراکرێ ئاگدار و زوو بمێنێ فەرموو عەزیزان ئێکاکە ئەمە قسەی خۆتانە لیژنێ و لە بەغاوە تێ بۆ مەرزی پەروێزخان لەبەرەوەی دزیەکانتان و تەنکەرە نەوتەکانتان و ئەلەم بابەتانە پێی ئەزانرێ هاتووی ئەماکەی ئەم دەنگا گەیشتووە بەم کابرایە ئەمیش بڵاوی کردوتەوە ئەمە خۆمە بەڵگەی کاکە ئەسڵەن ئەم دادوەرە قاسمە ساختە چییە باش نییە کە بەس خەریکی ژن و ڕابواردن و دزی و ئەلەم بابەتانەیە و لەگەڵ عەباسی برایەکە مەسوولی مەزەی پەروێزخانە ئەبووە لەوە تێبگەشتەیە کاکە ئەوە ئەمە ئەخلاقەکانی ئەوەیە ئەمەیە بێ ئەخلاقی تێم کەریمە بووەکەنە زیندانەوە کاکەش
ئەو ئاسایشەیەکێتی داوەشێ بەڕاستی کە ئەو کوڕە خەتە زیندانەوە ئەو پۆلیس و دادوەرە داوەشێ یاخوا کە ئەو کوڕە خەتە زیندانە بەڕاستی بابە ئەم دادوەر ناوی چییە قاسمە برای عەباسی مەزی بەروێزخانە ئەمە دزە کاکەم ئەمە دادوەر نییە کاکەژێن ئەمە دزە دز ئەمە جاردەیە ئەمە دەست بڕە ئەمە ساختە چییە نابێ ئەمە بەڕاستی من لێرەوە داوا لە خودی پاڤڵی جەلال تاڵەبان یەکێتیەکەم ئەم ساختە چیە لابن کاکەژێن ئەم دز و درۆزنە لابن کاکە کە ئەی هاوار دادوەرتان ڕسوا کردو بە ئیلاهی بەهەرحاڵ تا شەیەکی تریەمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لە یەکتانەیە هیوادارم کە زۆر باش بن شەو و شەوگاتان خۆش بێت و بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئارام ئەحمەد بەخێرچن